بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە جارێکی تر لەگەڵ هاوکارم کاک ریاس بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوایی کام ڕۆژ پێکەوە تا کۆتایی بەرنامە لە خزمەتی یەکتردابن بە تایبەتی بۆ بڕگۆ بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بتوانن سوودێکی باشی لێ وەرگرن. بەڵێ خۆشەویستان سڵاوتان لێبێ و سپاس بۆ خوای گەورە کە جارێکی تر عمری ئەمانەتی پێبەخشینەوە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان پێشکەش بکەین. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر ئەو بارە ئارامیە دەرونیەی کە جوانبینی مرۆڤ چی بە کۆمەڵگە دەبەخشێت کاتێکە مرۆڤ جوانبین بێ و جوان بڵێ و جوان بپۆشێک ئەمانە هەموویشیان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا قسەیان لەبارەوە کراوە و ڕێنمایی دراوە بە مرۆڤەکان کە هەمیشە هەم جوان بین بێ هەم جوان بڵێ بێ هەم جوان پۆش بێ هەم تەنانەت لە بۆنی خۆشی عەتر و جلەکانیشیان هەمیشە وا بین کاکەوە ئارامی دەرونی بە بەرامبەرەکەی ببەخشێت. تەوەری دووەمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر هەڵبژاردن و ڕێخستنی ڕنگ بۆ بنیادنانی ماڵ و نێوماڵ کە بە تایبەت زەوق و سەلیقەی ڕاساندنەوەی ماڵ و دەرەوەی ماڵ و ڕەنگی ماڵ کە کاریگەریەکی ئەرێنی لەسەر دەرونی مرۆڤ و چاوی مرۆڤەیە. ئەمەش دەکەینە تەوەری دووەمی بەرنمەکەمان بە کەسێکی شارەزای بواری هونەری لەو بواردا. تەوەری سێمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر خۆشەویستی نیشتیمان لە شیعری شاعیرێکی کووردا کە بێگومان هەر لە کۆنەوەیان لە شاعیرانی کلاسیکەوە تا ئێستا بەشێکی زۆر لە دیوانی شاعیرانمان بریتی بووە لە هەستی خۆشەویستی بۆ نیشتیمان و ڕێزگرتن و پاراستنی نیشتیمان کە ئەمە سێ تەوەری سەرەکی بەرنمەکەمانە بن لەگەڵ کۆمەڵی راپۆرت و زانیاری بەسوود کە بۆ ئێوەمان ئامادەکردەوە گەمیشە دەچینە لای بڕگەی پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. گۆڕانکاری لە نرخی دراوەکان هەمیشە لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە بڕگەی نرخی دراوەکان بینەر بن و بزانن. لە ئێستاشدا بڕگەی نرخی دراوەکان پێکەوە بینەری دەبین بۆی کە بزانین ئەو دراوانەی کە گۆڕانکاریان بەسەردا هاتووە چی و چین. هەمومان چێژێکی لە ڕادەبەدەر لە مێژوو و لە ڕابردووی مێژوو یام ئەو ڕوودا و مێژووە گرنگانە دەبینین کە لە ڕابردوودا ڕوویاندا و پێمان خۆشە بزانین لەم بەروارەی ئەمڕۆی ڕاستساڵانی ڕابردووماندا چ شتێک گوزەری کردو و چ شتێ ڕوویدا و با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین.
26 نۆی ساڵی 1935 لە دایکبوونی زانا و نووسەری گەورەی ئیسلامی شێخ سەعید محەممەد مەحموود ناسرە و بە سەعید لە شاری حەمای سووریا ناوبراو یەکێک بوو لە بانکخوازە کاریگەرەکانی ئیسلام و لە ڕێی نووسین و وتارەکانیەوە ڕۆڵی هەبووە لە بێدارکردنەوەی خەڵکی موسڵمان و هێنانیان بەرەو ئیسلام و دوورکەوتنەوەیان لە ڕژێمە داپڵۆسێنەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت ڕژێمی سووریا عەلەوی لەبارەی سیفەتەکانی خودا و ژیانی پێغەمبەر درودی خوای لێبێ و بنەماکانی ئیسلام و تەفسیری قورئان و پەروەردەی ڕۆحی و دەرونی و بیر و باوەڕی ئیسلامیەوە کتێبی زۆر گەورە و کاریگەری هەن ناوبراو یەکێک بووە لە کەسایەتیەکانی ڕێکخراوی برایانی موسڵمان ئیخوان الموسلیمین 26 نۆی ساڵی 2001 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە سەرداوای ئەمریکا بڕیاری 1373 دەرکرد بە پێ ئەو بڕیارە ئەمریکا چۆنی بوێت ئامانجەکانی جێبەجێ دەکات بەرامبەر هەر پارت و ڕێکخرا و وڵاتێک هەر ئەوەش بوو کە جۆرج دەبلیو بۆشی سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تیۆریا و بیردۆزەکەی ماکیاڤیلی کارپێکرد کە دەڵێت بۆ گەیشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوایە بۆیە جۆرج بۆش لەگەڵ ئەوەی کە لیژنەکانی گەڕان بە دوای چەکە ئەتۆمیەکانی عێراقدا هیچیان دەست نەکەوت بەڵام هەر داگیری کرد و ئامانجیشی بریتی بوو لە بردننی نەوت و سەروەت و سامانی عێراقیەکان و بەجێهێشتن و مانەوەی عێراقێکی داڕوخەوت لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و دەرونیەوە بۆ عێراقیەکان 26 نۆی ساڵی 1996 لە ئەنجامی هەرەسێنانی یەکێتی سۆڤیەت و کشانەوەی هێزەکانی سۆڤیەتی سوور لە ئەفغانستان بزوتنەوەی تاڵیبان و ئوسامە بن لادن دەستیان بەسەر ئەفغانستاندا گرت و دەسەڵاتی خۆیان ڕاگەیاند و کۆتا کەسی دەسەڵاتی سۆڤیەتیان لە وڵاتە لە سێدارەدا ئەویش دکتۆر نەجیبوڵڵا و برایەکی بوو بە بیانووی عەمالەت و نۆکەری بۆ سۆڤیەت و فرۆشتنی ئەفغانستان بە نەیاران جوانبینی مرۆڤەکان چی بە کۆمەلگا دەبەخشێت بە تایبەتی هەر تاکێک کاتێکە پێچەوانەی جوانبینی لە یەک دەداتەوە و دەبینێت ئەو کاتەیە کە ئیدی پەیوەندیەکانی لەگەڵ بەرامبەرەکەیدا تێک دەچێت ئەم جوانبینیە چە دایک بێ لەگەڵ منداڵەکان یا برابێ لەگەڵ خوشک یا خوشک بێ لەگەڵ براکەی یاخود نا تاکی خێزان بێ لەگەڵ خەڵکی دەرەوەی خێزانەکەی خۆی تەنانەت لە شوێنی کار و لە هەر شوێنێکی دیکەدا بێت ئەگەر جوانبینی هەبوو کۆمەلگاکەمان جوان دەبێت بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ بانخواست مامۆستا ئیسماعیل شێخانی لە شاری ڕانیەوە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا جوانبینی تا چەندە ئەرک و واجباتی ئینسانی موسڵمانە کە دەبێت هەمیشە جوان ببینێت بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرەی جەنابیشتان و سپاسی ئەو دەرفەتتان دەکەم و ومێد دەکەم ئینشاءڵڵا بەرەکەت بخەوێتە کات و کارەکانتان بەڵێ بێگومان لە ئیسلامدا هەر لەو ڕۆژەوە کە پێغەمبەری خاتەم محەممەد عەلەیهی سەڵات وسەلام هاتووە زەمینەی ناشتنی نەمامی جوانبینی کە بریتە لە دنیابینی و بریتە لە جیهانبینی ئینسانی ئیماندار کەساتی تاک و کۆمەڵگەن ئەو کۆمەڵگەنوەی کە پێغەمبەری خوا ساڵسم لە دوای کۆچەوە کاری لەسەر کرد بریتیە بوو لە سازاندنی زەمینەیەک کە مرۆڤەکان بیکەنە بەردی بناغی هەڵشتنی بینای کەساتێکی تەندروست کە یەکەمین شت لەم زەمینە سازی ئەوەی کە ئینسان جوان بین بێت چونکە ئێمە کەسێک زاتێک خاوەنمانە کە خوایەکی جوانە ئەم خوایە کە جوانیەکەی توانستەکەی زانستەکەی لەو پەڕی بێسنووریدایە پێویست دەکات لەسەر ئێمە کە ئێمەش بە هەمان دیدی ئەم بەرنامەیە کە لە خوای جوانەوە سەرچاوێکی تۆ بە جوانی مامەڵە بکەین یەکەم بەنسبەت مناڵەکانمان ئایندەیەکی جوان پیشانی مناڵەکانمان بدەین خوای جوانیان پێ بناسیێنین تەنانەت زۆر جار بە جوان مامەڵە نەکردنی دایک و باوەک مامۆستا و بەڵێ بەڕێزان وا دیارە کێشەیەک لە گواستنەوەی پەیوەندی بەڕێز مامۆستا ئیسماعیل شێخانی هەیە تا قوتابی و خوێندکارەکانیان کاریگەری سلبی و ئەرێنی
بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام وەکو جەناوی مامۆستا ئیسماعیل شێخانی ئاماژەی پێکرد یەکێک لەو بنەما سەرەکیانی کە کاری لەسەر کرد بریتی بوو لە جوانی و جوانبینی و لە پەروەردە و لە ناخی مرۆڤ بێگومان ئەم جوانبینیەی لە ناخ و پەروەردەی مرۆڤەکانەوە دروست کردو و هەوڵیدا کۆمەڵێ مرۆڤی جوان و جوانبین پێشکەشی کۆمەڵگەی مرۆڤایەتی بکات بۆیە پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ خوای گەورە جوانە و جوانیشی خۆش دەوێت جوان بینیشی خۆش دەوێت جوان پۆشیشی خۆش دەوێت یان لە زۆر فەرمودەی دیکەدا باز لەم جوانیە کراوە هەتا ئیبن عەباسی ئامۆزای پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم دەفەرمێ مسلمان پێویستە هێندە جوان پۆش و پاک و خاوێن و جوان گۆ بێ وەکو خاڵێکی ڕەش وا بێت لە ڕوخسارێکی سپیدا هەمیشە ئەو ڕوخسارە سپیانەی کە خاڵێکی ڕەش لە ڕوخسارەکەدا دەرەکەوێ زۆر جوانە و ینی بە یەکێ لە ڕوخسارە زۆر شینەکان دادەنرێ بۆیە ئیبن عەباس دەفەرمێ پێویستە مسلمان بەو شێوەیە جوان بێ بۆیە دەچینەوە لای میوانەکەمان و گوێبیست دەبینەوە هەمان پرسیاری کاک جەلالی لێ دەکەینەوە بەڵێ فەرموو مامۆستا گیان زۆر باشە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا ئیسماعیل شێخانیە هێشتا دروست نەکراوەتەوە یا چاک نەکراوەتەوە دەچینە لای ڤیتیەک دوجار دەچینەوە لای میوانەکەمان تاوە کاتێکە پەیوەندیەکەی دیارە هاوکارانە ماماژە بەوە دەکەن کە پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا ئیسماعیل شێخانیە هەیە مامۆستا ببوورە ئەگەر بفەرمی درێژە بە وەڵامی پرسیارەکەی من بدەیتەوە ئایا جوانبینی تا چەندە ئەرک و واجبی ئینسانی موسڵمانە؟ مامۆستا گەر گوێت لێم بێت پرسیاری پێشوو دووبارەکەمەوە گەر پێم بڵێ ئایا جوانبینی تا چەندە ئەرک و واجباتی ئینسانێکی موسڵمانە لەسەریەتی قسێکی جوان دەفەرمێت دەڵێ بەڕاستی هیچ منطقی و لۆژیکی نییە ئینسان خوایەکی هەبێ لەو پەڕی زاناییدا لەو پەڕی تواناییدا لەو پەڕی داناییدا لەو پەڕی جوانیدا بورن بینەرانی عزیز دەچینە لای ڤیتیە کە پەیامبەرمان کاک سامان لە هەڵەبجە بۆ ئامادەکردین کە ویش لەسەر ڕازاندنەوەی باخچەی مزگەوتەکانە لە هەندێک شوێن گرنگیەکی زۆر بە باخچەی مزگەوتەکان دەدرێت کە یەکێک لەو شوێنانی کە زۆر گرنگی پێدراوە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەڵەبجەیە با پێکەوە بینێری و ڤیتیە بین. بنسبەتی حەدیقەکەمانەوە جوانترین حەدیقەی شاری هەڵەبجەیە. ئەمە سەرپەرشتی ئەم حەدیقەیە و ئەم مزگەوتەمە ئەم مامۆستای جەمالی بەڕێز سەرپەرشتیەکات و ئەو خزمەتی ئەم مزگەوت و ئەم حەدیقەی کردووە. ئێمە وەکو ئاهلی گەڕەک و خەڵکی گەڕەک سوپاسی مامۆستا جەمالەکەین و دەستخۆشیشی لێەکەین و پێخۆشحاڵین کە نمونەی زیاتر بێت و زۆر سوپاسی یەکەین. وڵایی دیمەنێکی جوانە بۆ هەم بۆ مزگەوت و هەم بۆ گەڕەک و هەم بۆ شارەکە و بۆ منتیقەکەش. ئێمە ینی زۆر دڵمانەکرێتەوە بەم حەدیقەیە لەگەڵ ئەهلی گەڕەکە.
ئەم مزگەوتە تقریبان نزیکەی 9 ساڵێکە دروستمان کردو الحەمدولله. لەو کاتەوە من هەچی نەمامە لێرە خۆم ناشتومە. ئەوەیش هۆکارەکەی ئەوەیە من پێم وایە هەمیشە دەمێ ماڵەکانی خودای گەورە لە ماڵەکانی خۆمان جوانتر و ڕەزاوەتر بن. بە هەوڵ و ماندووبوونی خۆم یعنی ئەم درەختانە کە ئەبینن هەمووی خۆم ناومە و خۆم ئاویانە دێرم و خۆشم خزمەتیانەکەم و لەگەڵ هاوکاری ئەهلی مزگەوت و بەتایبەت گەنجە بەڕێزەکان الحەمدولله. گرنگە بەڕاستی هەموو مزگەوتێک ئەگەر بکرێ و باخشێکی وای هەبێت بە پێی توانە سەوزایی لە ناو مزگەوتەکە هەبێت. خی گەورە کاتێ باسی بەهشتەکە باسی ئاو و تافگە و ڕووبار و باخ و درەخت و میوەهاتەکە، یعنی جوانی بەهشت لەمایە. لە هەر شوێنێک دار و درەخە بوو دڵەکان کەمەرکێشەکە باسی جوانی ئەو شوێنە دەکات. گرنگە بەڕاستی. دەچینەوە لای بەڕێز مامۆستا ئیسماعیل شێخانی ئەگەر پەیوەندیەکەی هیچ کێشەیەکی تێدا نەبێ. باسمان لە جوانبینی مرۆڤ کرد. بۆچی پێویستە مرۆڤ هەم جوان بێ و هەم جوانبین بێ لە کۆمەڵگەدا و هەوڵ بدات تەواوی ناشرینیەکانی کۆمەڵگەش بە چاوی جوانبینیەوە سێر بکات. بەڕێز مامۆستا ئیسماعیل شێخانی دەچینە پرسیارێکی نوێ دەکەین ئەو بوارانەی کە پێویستە مرۆڤ تیانە جوانبین بێ کامانن؟ وەک دەبینین زەردەخەنە، کەلیمەی طەیبە، بۆنی خۆش یا زۆر جار پاک و خاوێنی و خزمەتی قژ و ئەم شتانە تەنانەت پاک و خاوێنی ناخ و جوانی ناخیش ئەمانە لەو جوانبینیانن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەجیا فەرموودەی لەبارەیەوە باسکردن و بە کۆمەڵی ڕایەڵەی مرۆڤ دۆستانە و خۆشەویستی دروستکردنی ناودێر کردوون. پێم خۆشە لەبارەی ئەو بوارانەی جوانبینیەوە قسەمان بۆکی کامانن ئەو بوارانەی کە جوانبینی تیانە ڕەنگ دەداتەوە. دیارە هێشتا سەوتی پرسیارەکەی تۆ نەگەشتوتە لای مامۆستا ئیسماعیل. ئەگە پرسیارەکەی لێ دووبارە بکەیتەوە بۆی کە مامۆستاگیان پرسیارەکەم ئەوەیە ئەو بوارانەی جوانبینی کامانن کە ئاینی پیرۆزی ئیسلام باسی کردوون و پێویستە ئێمە لەو بواراندا جوانبین مەبەستمێ نابێت تەنها جوانبینی ڕوخساریمان هەبێت و تەواو. مامۆستا پرسیارەکە دووبارە ئەکەمەوە ئەو بوارانەی جوانبینی کامانن کە ئاینی پیرۆزی ئیسلام وەکوەڵێ لە فەرمودەکانی پێغەمبەری پێشەواماندا دیاریان کردووە کە پێویستە ئێمە لەم بوارە جیاجیایانەی ژیاندا جوانبین بین. دیارە گرفتی ئێستا سەوتمانەیە لەگەڵ مامۆستا ئیسماعیل شێخانی کە لە شاری ڕانیەوە میوانمانە کە پێم وایە گرفتەکەش بەهۆی خراپی هێڵەکانی ئینتەرنێتەوەیە. بەڵام بەگشتی ڕێاز گەر لەسەر جوانبینی قسە بکەین لە هەمان کاتیشدا دەبێت لەسەرەوە قسە بکەین شوێنەوانەی کە زیاتر بۆن منە بە گومانێکی خراپەوە سیر دەکەن پێچوانەی جوانیەکەش خراپ بینیەکەیە و ئەو پەیامەد و کاردانەوە خراپانی کە لە ئەنجامی خراپبینیەوە چی ڕوودەدا. زۆر جار دەبینیت دوو دراوسێ یاخود دوو دوکاندار لە تەنیشتی یەکتر یا دوودانە هاوڕێ زۆر جار تەنها لایەنە سیاسیەکانیش لە گومانی خراپی سیاسیەوە بۆ یەکتر پەیوەندیەکانیان ناڵۆز دەبێت. هەرچەندە ئەگەر پێگەی ئەم دوو کەسایەتیە یا ئەم دوو شوێنەی کە لە یەکتر ئاڵۆز دەبێت گەر جوانبین نەبن بەرامبەر بە یەکتر 2000 زیانی بەسەر کۆمەڵگاوە هەیە. بە پێچەوانەوە جوانبینیەکەش کاریگەری باشی بەسەر کۆمەڵگاوە هەیە. دەچینەوە لای میوانەکەمان مامۆستا ئیسماعیل. مامۆستاگەر گوێت لێمان بێت دەچمەوە سەر پرسیارەکەی کاک ڕیاز. ئایا
کامانن جوانبینیەکان ئایا تەنها پۆشتۆ پەرداخێکی جوانە کە دەبێت جوان بپۆشین یاخود دەبێت قسەی جوان بکەین یاخود نا دەبێت بۆنێکی خۆش لە خۆمان بدەین یاخود نا تەنانەت دەبێت گومانێکی باشیش لە خۆماندا دروست بکەین بۆ بەرامبەرەکانمان. ماوەستا چی بکەین بۆی کە هەمومان جوانبین بین؟ بەڵێ خۆی بەڕێزان بەڕاستی لەو ڕۆژەوە کە خۆی پەروەردگار مرۆڤی هێناوەتە سەرزەوی و ئێمەی وەکو جێنشینێک دروست کردووە لەم سەرزەویەدا بۆ ئەوەیە کە ئێمە جوان بژین، بۆی جوان بیرکەینەوە، بۆی جوان پەیوەندیەکانمان ببەستین، بۆی جوان ژیان بکەین، بۆی بە جوانی بەختەوەربین، بۆی بە جوانی مامەڵە بکەین لە کۆی کایەکانی ژیان و لە هیچ کام لە وێزگەکانی ژیان ناشرینی، ناجوانی، بێهیوایی، بێئومێدی ڕوو لە ئێمە نەکات. جایکی لەم بوارانە ئەوەی کە ئێمە دنیابینیمان واروە جیهانبینیمان لەسەر ئەساسی جوانی بنیاد بنین، چونکە زۆر جار کۆمەڵگەی ئێمە لەبەر ئەوەی کە بیرکردنەوەکانی لە کۆی قۆناغە وێزگەکانی ژیان و لە کۆی کایە جیاوازەکانی ژیان وێزگەکانی ژیاندا بە جوانی مامەڵە ناکە، بە جوانی بیر ناکاتەوە، یاخود نقطەی ئینتلاق و نقطەی لێوە هەنگاونانی ئیسلام نییە. زۆر جار لە هەندێک تەمەندا تووشی یەئس دەبێ. لە کاتێکدا لە ئەوروپا پیاوێکیان 90 ساڵە لە ڕیزی خەریجەکان دەوەستێ بۆ بەدەستێنانی شەهادەی بەکالۆرۆس. لێ دەپرسن تۆ لەو تەمەنەدا شەهادەت بۆ چییە؟ دەڵێ بەس بۆی بیسەلمێنم کە هیچ قۆناغ و تەمەنەکان و وێزگەکانی ژیان ڕێگر نییە لە گەیشتن بە هیوا خۆزگە و خولیاکانی ئینسان. کەواتە ئەمە جوانبینیە. اینجا جوانبینی لەگەڵ خوای پەروەردگاردا تۆ کاتێک کە پەروەردگار تاقید دەکاتەوە لە بوارەکانی ژیان بەس لایەنە ناشرینەکەی مەبینە. ئەگەر نەخۆشی ڕاست لە ڕووی جەستەیەوە، لە ڕووی توانینەوە، لە ڕووی هێز و وزەوە، لە ڕووی کەیف و سەفاکردنەوە پەکت کەوتووە، بەڵام لە بوارە معنەویەکاندا چەند پێ هەڵاتچووی، چەند بەرەو خوای پەروەردگار ڕۆشتووی. اینجا ئەگە مبتەلا و تاقی دەکرێتەوە لە ڕووی زاهریەوە بە بێوەفایی هاوڕێیەکت، تۆ ئەم هەموو سیفەتە جوانانەی هاوڕێیەکت هەیە، بۆ تەنها بێوەفایەکەی لێک بوارێکدا دەیکەیتە چی دەیکەی سەنگی مەحەک بۆ هەڵسەنگاندنی کەساتی ئەم کەسە. مامۆستا نورسی قسێکی جوانی هەیە، دەڵێ بێئینساف بوون، جوان نەبینین بەرامبەر بە کەسێک بۆ نمونە نۆ سیفەتی جوانی هەیە، تەنها یەک سیفەتی ناشرینی هەیە لەودەیە، تۆ بێ هەر نۆ سیفەتە جوانەکانی زەڕ بەسەردابێنی لە پێناو یەک سیفەتێکی ناشرینیدا. دەڵێ وەکو ئەوەیە کە دە کەس دەسەر نشین لەناو بەلەم و کەشتیەکدا بن، نۆیان باشن تەنێک کەسی خراپیان تێدایە، لەبەر ئەم کەسە خراپە هەر نۆیان غەرقکەی. ئەمە ناجوانی مامەڵەکردنە لەگەڵ هاوڕێکەتدا. اینجا لە پەروەردەکردندا بە هیچ چەشنێک نابێ پەروەرشیاران و نابێ دایکان و باوکان و مامۆستایان ئاسۆی ئایندەی نەوەکانیان قوتابیەکانیان بەلێڵی پیشانی مناڵەکانیان بدەن، یاخود هەتا خواناسین. ماوەسا دکتۆری سقەرزاوی لە کتێبێکی دا قسەیەکی جوان دەڵێت، دەڵە ڕۆژێکیان باوکێک هات بۆ لاموتی جەنابی مامۆستا وشەی قەرزاوی، ئەم مناڵم شەوانە خەوی لە ناکەوێت، 9 ساڵان بوو، وتم بۆ؟ وتی وەڵاهی نازانم. دڵ لە مناڵەکەم پرسی، وتم بۆ خەوت نایە؟ وتی وەڵا شەوانە لە دوو پشکە ترسێم. تمجا تۆ توزانی دوو پشک لەکوێ بینەوە؟ وتی وەڵا لە وتاری جومعەدا مامۆستا باسی دۆزەخی کردووە، وتی لە ناو دۆزەخدا دوو پشکی وا هەیە هێندی هێسترێکە بە ئینسانەوە دەدا. لەو ڕۆژۆ کە گوێم لەو شتە بووە من شەوانە خەوم نەماوە. کەواتە هەر بۆ خۆی بەڕاستی پێویستە لە پەروەردەکردنی خەڵکە پێش ئەوەی کە تۆ بە جەهەنەم بیاترسینی بە بەهەشت تموحیانەوە بەرنێ، هانیان بدە، تەشجیعیان بکە. یەدعونەنا ڕەغەبەن وەڕەهەبا، دەبێت سەرەتا ڕەغبەت بێ، بەژیرن و ناذیرا، دەبێت سەرەتا مژدەدان بێ. اینجا ڕەحمەتی خوا زۆر بێسنوورە، بۆیە پەیوەندیمان لەگەڵ خوادا لەسەر ئەساسی حوسن زەن بێ. هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان سەردانی عەرابیەش کرد، فەرمی کەیفە تەجیدوکە ئینشاء الله تەهوڕن ئینشاء الله. پیاوێک تای لێبوو نەخۆش بوو، پێغەمبەری خوا فەرمی چۆنی ئینشاء الله؟ خوا بە پاکژی ڕۆح و بە پاکژی تاوانەکانت بۆ دەجێرەم نەخۆشیەت. ئەیوتی قلت طهور بل هي حما تفور على شيخ كبير تزيره القبور. وتی تۆ دەڵێن چی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ کوڕە تایەکی
ئەوەندە تین و تاو سند و بەربۆتە ژیانی پیر و اختیار و بە ساڵاتچوویەکی وەکو من بەخوا بەرەو گۆرگلی دەکاتەوە چاک نابمەوە پێغەمبەری خوا فەرمی فەنەعەم ئیذەن مادام تۆ بە ناشیرینی دەڕوانیتە نەخۆشیەکەت ئەوە دڵنیا بەلەوە ئایندەکەت مردنە بەو نەخۆشیەت زۆر باشە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماوەی دەفەرمێ ساڵانی لا عدوە ولا طیرە ويعجبنا الفأل دایک و خەڵکە بە تەمەنەکانەوە دەیبیستین خەڵکی زوو لە ڕووی جلو و بەرگ و قژی داهێزرا و تێگاڵاوەوە بەجۆی لە جۆرەکان جەستەیەکی ناجوانی هەبوو بەڵام ناخێکی جوانیە بوو بەڵام لە ئێستاە پێچەوانە بووەتەوە ئیسلام چۆن هەوڵی جوانبینی ناخەدا لە وەفاداری لە نەمانی ڕق و بغزوکینە هەتا پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم فەرمێ ڕەشبینی بچووکترین بەشی شرکە و حەسوودی و بەخێلیش لە سێ شتە نەبێ هیچ جایز و دروست نییە ئیسلام چۆن جوانبینی ناخمان بنیاد دەنێ و هەوڵەدا ناخمان جوان بێت والله مامۆستا ڕاستکرد من بەڕاستی بەلامەوە سەیرە ئینسان خاوەنی پەیامێکی ئەوها پیرۆزی کەماڵی ئاسمانی بێت وە خوایەکی خاوەن کەماڵ لە پشتت بێت واللهی پێم سەیرە ئینسان جوان نەپۆشێت پێم سەیرە ئینسان جوان نەبینێت سەراسیمەم لەوەکەوە خەڵکێک بۆن خۆشانە ڕوو خۆشانە ڕوو جوانانە زلوبەرگی جوان بۆنی خۆش وارە مامەڵەی جوان وارەشتی جوان پێشکەش بە کۆمەڵگەنەکە لەبەر ئەوەی ئێمە هەموو تێکستە دینیەکان هەموو دەقەکانی قورئان و سونەت لەسەر ئەوەیەکەوە مسڵمانێکی ڕێکپۆشی جوانپۆشی جوان بیرکەرەوە تەسلیم و پێشکەشی ئەم کۆمەڵگەیە بکات کە پەروەردەبووی مەدرسەی ئیسلام بێت لەم ڕوانگەشەوە بۆ نمونە جلوبەرگ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم ئینەکم قادمون علی ئیخوانیکم فأصلحوا رحالكم ولباسكم حتى تكونوا كأنكم شامة في الناس لروي ڕێکپۆشی ودا فەرمی ئێوە کاتێک کە دەچن بۆ سەردان و زیارەتی خۆشەویستان و دۆستانتان دەفەرمێ ئەوەندە خۆتان ڕێکپۆش و جوانکەن هەتاوکو خاڵێک وا دەمن لەو کۆمەڵگەدا ئەمە لە ڕووی ڕواڵەتەوە ئیمامی شافعی دەفەرمێ ئەگەر ڕواڵەت لەسەر ئەساسی ناوەڕۆک نەبێ بەشێکە لە کەساتی ئەی بەشەکەی تری بریتیە لە پاکیژی ڕۆح عەقیدەیەکی جوانەتە بێ ڕوانگە و ڕوئیایەکی جوانەتە بێ گومانی جوانەتە بێ بەرامبەر بە خەڵک حەسادەتی ئێرەیت بە خەڵک نەیەت سەرکەوتنی خەڵکت پێ خۆش بێ خۆشبەختی خەڵکت پێ خۆش بێ واروەها زۆر باشە مامۆستا ئایا ئەگەر کەسێک جوان ببینێت تا چەندە ئەوەی کە لە ئیسلامدا ڕێگری لەکرەوە نیفاق چییە ئەوەیە دەر و دەرونی ئینسان وەکو یەک نەبێت دەر و دەرون ئەمە نەخۆشیە ئەمە دووفاقیە بۆیە خوای دەفەرمی وەذەروا ظاهر الإثم وباطنه دەفەرمی واز بێنن لە تاوانە دەر و دیارەکانتان دەر و دەرونیەکانتان کەواتە ئەسڵ لە ئینسانی مسلمان جوانیە الطهور شطر الإيمان پاکێتی یعنی جوانی ناخ یعنی جوانی دەرەوە یعنی جوانی مامەڵە یعنی جوانی عەقیدە یعنی جوانی عیبادەت مامۆستا ئیسماعیل جوانبینی تاکێک تا چەندە کاریگەریەکە ئەگەر وەک ئاماژەت پێکرد بەسەر کۆمەلگاوە هەیە ئایا چه دەستکەوتێکی بۆ خودی تاکەی ئەگەر بێت و جوان ببینێت بەڵێ بێگومان ئینسانی جوانبین هەمیشە گەشتبینە لە زینداندا بێت لە هەژاریدا بێت لە نەخۆشیدا بێت لە بێخێزانیدا بێت لە بێلانەیدا بێت لە بێ مناڵیدا بێت لە شکستدا بێت وەکو یەکی لە زانایان وا دەزانم ئۆشۆیە دەڵێت دوو کەس بەند کرابوون یەکێکیان لە پەنجەرەی بەندیخانەکەی دەیڕوانی ئاسمان یەکیشان دەیڕوانی قوڕاوی بەردەمی بەندیخانەکەی دەڵێ ئەوەی دەیڕوانی ئاسمان ئازاد کرا ئەوە چکە دەیڕوانی قوڕاو و لیتەکەی بەردەم پەنجەری بەندیخانەکەی ئەمەشیان لە سێدارە درا کەواتە ئینسانی جوانبین سەرکەوتوویە ئازاد بوویە بەختەوەرە گەنجە لەش ساغە بە هیوایە هەمیشە وەکوڵی وا دەزانین دنیای ئەوە ئەو کەسانی کە خەمۆکن ئەو کەسانی کە لێ قەوماون ئەو کەسانی کە بێحاڵن کە دێنە لای ئینسانی جوانبین هەز بەسرەوت و ئاسوودەی و ئۆخژین و ئۆقرەی دەکەن بەڵام ئینسانی ناجوانبین کەسی خەمۆکە کەسێکی ڕەشبینە کەسێکی شکست خواردووە ئەوجا دنیا بەناشری دەبینێ دەڵێ تەنانە دەڵێت دنیا جوانی تێدا نەماوە دنیا چاکەی تێدا نەماوە بۆی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم ئین قال هەلەکە الناس فهو ئەهلەکهم ئەگەر وتی وەڵا دنیا جوانی تێدا نەما ئەو خۆی لە هەمووان ناشرینترە لە هەموویان ناجوانترە لە هەموویان بە هیلاک چووترە اینجا ئەو کێشە و ئاریشتانی کە دەیبینەوە خوێن ڕشتن زوڵم ماڵی خەڵک بەتاڵان بردن
و هەروەها تەکەبور و فیز و کەشخەلێدان بەسەر خەڵکەوە بە چاوی سوکسێرکردنی خەڵک ئەمە هەمووی لە ئەنجامی ئەوە دێک کە ئەم کەسە جوانبین نییە و مامەڵەکانی ڕنگدانەوەی ناخێکی لخنە. زۆر باشە. سپاس بۆ بەڕێزمەوە سا ئیسماعیل شێخانی بانخواست داوای لێبوورنیژەکەن لەوەی کە بۆی گرفتی هێڵەکانی ئینتەرنێتەوە نەمانتوانی زیاتر لە خزمەتتا بین. سپاس بۆ دەرفەتەیە کە بێمەت بەخشی. بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ڕەنگەکان هەمیشە واتایەکی تایبەتیان هەیە و هەمیشە با بڵێن کاردانەوەیەکی جیاواز لە ناوناخی مرۆڤەکاندا دروست دەکەن. من لە خۆمەوە هەمیشە لە ڕێخستنی ڕنگ یان ناسینەوەی ڕەنگەکان گرفتێکی گەورەم هەیە و ڕەنگە بەشێک لە ئێوەی بینەری عزیزیش بە هەمان شێواز من. بەڵام گرنگە هەمیشە ناوماڵی تازە یاخود شوێنی کارەکەمان چۆن ڕێک بخەین. گرنگترین شت دانان و ڕێخستنی ڕەنگەکانە. لەم تەوەرە قسە لەسەرەوە دەکەین بە تایبەتی ئەوانەتان کە زیاتر یا زەوقتان لە هەڵبژاردننی ڕنگدانیە پێویستە سوود لەم تەوەرەی بەرنامە وەرگین بۆی کە بزانین لەم تەوەرەدا لەگەڵ بەڕێز کاک کۆسارەمین پسپۆڕی هونەر چۆن قسە و گفتوگۆ لەسەر هەڵبژاردن و ڕێخستنی ڕنگ بکەین بۆ دیزایانی ناوماڵ یاخود شوێنی کارەکەمان. کاک کۆسار بەخێربێی زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر بەخێربێ. زۆر سپاس. ڕێز و خۆشەویستین بۆ هەموو بینەریش کەناڵی پەیام هەیە لێرەوە. خۆشحاڵم سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەوەی کە دەزانێت و دەناسێت و دەزانێت ڕێکی بخارڕنگ گرفتێکی نەبێ بەڵامێکی وەکو من ئەگەر تەنان ڕەنگە زۆر جار ڕەنگەکانیش نەناسمەوە ئەمانە چی بکەین بۆی کە دیزایانی ناوماڵەکەی خۆمان شوێنی کارەکەی خۆمان ژوورەکەی خۆمان بزانین چۆن ڕێکی بخەین. کاک جەلالجان بابەتی ڕنگ و ڕێخستنی دیزاین و تایبەتمەندیەکانی ناوماڵ بەر لە هەر شتێک بەر لەوەی دەست پێ بکەین چۆن دای بنین چی هەڵبژێرین ئەبێ هەندێک شتی لەسەر وزانیەکەمان ئەوەیە ڕاستەخۆم بابەتە پەیوەندیدارە بە بەلایانی دەرونی مرۆڤەوە جۆری ڕنگ لە ماڵە جۆری و کەرەستانی هەڵێبژێری دابشکردنیان دیزاینیان دانانە ڕاستەخۆ پەیوەندی بەلایانی دەرونی و سایکۆلۆژی مرۆڤەوەیە لەبەرەوە مرۆڤ یەکەم جارە بە لایانی دەرونی خۆی بناسێ چکە ئەم بەبەتانە نابێ ئیشای هەڵی بژێرێ هەر کاتێک ئێمە بە دەرونیشی ئارام و دروستەوە با بڵین چاکەتێک کراسێک قانەفێک پێداویستێکی ناوماڵ هەڵبژێرین و پێداویستێ سەرکەوتووە خۆشمان دایان جار تووشی و حاڵەتە بووین کراسێکمان کڕیوە زۆر لێی ڕازین
قەنەفەیەکمان کردەوە زۆر لێ ڕازین هەر ئێمە هەر بە پارێش یەکێکی ترمان کردەوە لێ ڕازینین پاش ماوەیەک هەست بە بێزاریەکەی وەستەکەین زیایە لە ماڵەکەیە کەمەیشەکە لە گرفتەکانی خێزانی کورد با بڵێم هەمیشە مەخزانەکانمان تاکەکانمان لە ماڵی هەمومانە ژوورێکمان هەیە بۆ شتە زیایەکان ئەمە پرسیارە بۆ شتی زیایە لە تاچی هەر یەکێک لە ئێمە یا کەنتۆرەکانمانە پڕە لە کراس و بلووس و چاکەتی زیایە بۆ ئەم شتە زیانە لە کاتێکمە ڕۆژانە ڕەنگە ئەندازەیەکی پێویست یا ژمارەی پێویست پێداویستی بەکاربێن هەمووی پەیوەندی بۆ مرۆڤ لە کاتی کڕینە با بڵێن بە دەرونیشی ئارام وە بە حاڵەتێکەوە بڕیارەیە کە دەرونی خۆی ناناسێ بۆی گرنگترین شتەوەی مرۆڤ بزانێ هەڵبژاردننی جۆری ڕەنگەکان بۆ جلو بەرێک و لە ناو ماڵ و شوێنی کارە پەیوەندی بەلایانی دەرونیەوە ئەبێ مرۆڤ دەرونی خۆی بناسێ بزانێت جۆرە کەسایەتیەکە و بۆ ئەم کەسایەتی خۆی چ جۆرە ڕەنگێک یا چ جۆرە دیزاینێک هەڵەبژێرە بۆی کەشێکی ئارام تۆوتت ماڵ لەگەڵ شوێنی کار هەردووکیان شوێنی ژیانی ئەمن ڕەنگە ئێمە ئەگەر ڕۆژەکە دابش بکەی 24 کاتژمێرەکە دابشکەی بەشێکی لە ماڵەوەین بەشێکی لە شوێنی کارەکەوانی کەواتە هەردووکی ژینگەی ژیانی ئێمە بەرکەوتنمان لەگەڵ ئەو شوێنەیە هەیە لەبەرەوە زەرورە ئێمە کەشێک بۆ خۆمان دروست بکەین لە ماڵ و لە شوێنی کارەکەمان کە کەشێکی ئارام و ئێنێژی بەخش بێ مرۆڤ ماندوو نەکە مرۆڤ بێزار نەکە بەڵکو بەرامبەری ئەوە ئێنێژیت پێ بەخشێ ئارامێکی دەرونیت پێ بەخشێ بۆی تۆ بتوانی لە شوێنی کارەکەت کارمەندێکی چالاکتر بیت کارەکانت باشتر بڕات و لە ماڵیشەوە باوکێک دایکێکی وەکو ئەڵێ بەرپرزبی دڵسۆزبی ئارامبی لەگەڵ بەرکەوتە خێزان زۆر باشە لە ناو خێزاندا بێگومان کاتێککە پیاوەچێتە شوێنی کارەکەی لەوەچەوە خۆی بتوانێت بڕیار بدەم بەڵام لە ماڵەوە زەوق و سەلیقەی پیاو بۆ ڕەنگەکان یا هەڵبژاردننی ڕەنگەکان لەگەڵ هی خانمەکەی جیاواز و تەنان لەگەڵ هی منداڵەکانیش جیاواز ئەو کاتە خۆتۆ ناکرێت قەنەفەیەکی شەش بەشی یەکێ سوور بێکێ پەمەی بێکێ سەوز بێکێ ڕژوانە چۆن ئەو کاتە بە هەماهەنگی یام ئەمە کە جەناب دەفەرمی ڕێنەکان پەیوەندیان بە سایکۆلۆژیا دەرونی ئەم تاکەوە هەیە خێزان بێگومان بە ئەندازەی هەموو تاکەکانی خێزانیش لایانی دەرونی جیاواز بێگومان ئەم کاتە چۆن ئێمە ناوماڵێکی جوان ڕەنگێکی خوازراویان ڕەنگێک کە میوانیش و تاکانی خێزانیش چاو دڵ و دەرونیانی یان پێ بکرێتەوە کامەیە ڕاستە فەرمی وتمانم بابەتە پەیوەندی بەلایانی دەرونی مرۆڤەوەیە هەموو مرۆڤێکیش خاوەنی تایبەتمەندیشی دەرونی خۆیەتی بەڵام لە ناو هەموو ئەمانە ئێمە حاڵەتی هاوبەشی دەرونیمان هەیە یعنی ڕاستە من حەزم بە جۆرە ڕنگ و دیزاینێکی ماڵ و تۆش حەز بە شتێکی جیاوازە بەڵام بێگومان مادەم هەمومان مرۆڤین مادەم حاڵەتێکی دەرونی سروشتی هاوبەشی لە بینی هەمومانە هەیە کەواتە شتێکی هاوبەشیش هەیە ئێمە وەکو کارمەندانی دەستگایەک دامەزراوەیەک یا وەکو ئەندامانی خێزانێک لەسەر ئەو حاڵەتە دەرونی ڕێ بکەین مادەم بابەتەکە پەیوەندیدار بوو بە خێزانەوە با من پەنجە بخەمە سەر حاڵەتێک ئەویش ئەوەیە ئەگەر ئێمە بابەتە باسەکەین یا دەرگای ئەم مەوزوعاکەین و ڕەنگە هەندێک پێی وا بێ ئێمە ئەگەر خەڵک دەرامەتێکی پێویستی هەبێت ینی هەڵەیەکە لە کۆمەلگای ئێمە ئەوەیە دروست بووە بۆی کە ناتوانێت ڕەنگێکی باش کەشێکی باش بڵێن مۆبیلیاتێکی باش بۆ ماڵەکەی هەڵبژێرە پێی وایە هۆکارەکە دەرامەتە ڕەنگە ئەگەر لی پرسیڵ ئەگەر منیش دەرامەتێکی باشم هەبێت عەقڵم پێشکەی بۆ خۆم شتێکی باش هەڵبژێرم بەڵام ئەمە هەڵەیەکە خێزانەکانی ئێمە هەمووی تووشە بێ لەبەرەوەمە ئەو هەڵەی ڕاستکەمەوە ئەو سەلیقەی باسەکرێ و دیزاینی باسەکرێ بۆ ماڵ بۆ شوێنی کار پەیوەندی بەدایانی دەرامەتەوە نییە بابەتەکە ئەوە نییە تۆ ئەبێ دەرامەتێکی باشە هەبێت اینجا توانی ناوماڵێکی باشە هەبێت بابەتەکە تەنها سەلیقەیە وگوتمان ناسینی لایانی دەرونی خۆتە لەگەڵ سەلیقەیەکە کە تۆ کێی چ جۆرە خێزانێکی چ کەسانێک سەردانی تۆکە و تایبەتمەندی ژوورەکەی تۆ ماڵەکەی تۆ چ جۆرێکە حتا یەکێک لە شتە زۆر سادەکان کە ئێمە بیری لێ ناکەین ینی سادەترین شتەوە بێت تۆ بڕیاربەی ماڵەکەت ڕووی لە خۆرە یا پشتی لە خۆرە پەنجەرەکانت خۆر لێوە یێتە ژوورەوە یان نایەتە ژوورەوە ژووری میوانەکەت کە تۆ ئەڵێ باچم ژوورێکی میوان دروستەکەم ئەم ژووری میوانە ڕووناکێکی سروشتی هەیە با بڵێن لە پەنجەرەوە لە شوێنی کراوەی ماڵە ڕووناکی بۆ یا ڕووناکی دەستکردیە لە ڕێی ئینار و پرۆ ئەم شتانە ئەیگۆڕێت ینی بابەتەکە ئەوە نییە ئیلا تۆ بێت دەرامەتێکی باشە هەبێ چکەم بابەتە وەکو ئەڵێم خەڵک واڵێ دەڵێ ئەگەر ئێمە دەرامەتێکی باش ڕەنگە لەو ڕۆ بڵێ ئەگەر من دەرامەتێکی باشم هەبێ داناویشە خۆی ڕنگ بکە و کاتە دەچێت دیزاینێک هەڵدەبژێرە لە کۆمپانیایەک ینی ڕەنگە دەرامەتەکە زیاتر پێوەستی بێ بەمەوە چکە ئەگەر پارە هەبێ لە بریۆی 20 وەرەقەمە بدەمە قەنەفەیەک پارەمە بە دێکەمە چول و با کۆمپانیایەک بۆ هەڵبژێرێ ینی بەم شێوازە ڕەنگە ئاسانتر بێ بۆ یەک ڕەنگە زۆر جارەوە خێزانە کوردیانی کە دەرامەدەم بەڵام چی بکەین ئەگەر بە پارەیەکی کەمەوە قەنەفەیەک کە بای 4 وەرەقەی دەیکڕین با ڕەنگێک کڕین کە تەنسیق بێت لە ماڵەوە کە جوان بێ گرنگترین شت ڕەنگە کە تاکێک بیوێ بیزانێت چۆن تەنسیق بکات لە جلوبەرگەکەی خۆیەوە بۆ ناوماڵەکەی کاک جەلال ئەمڕۆ ئەم بوارە وای لێ هاتووە ینی ناوەندە پیشەسازی و بەرهەمهێنەکان ئەوەیان شت بەرەم هێناوە ینی ئیتر ئەو سەردەمە نەماوە کە تەنها سەرمایەدارێک بتوانێت دەستی بە شتەکان ڕابگە و بیکڕێ
ئەنی بابەتەکە لێرە تەنها سەلیقەیە دەرامەت نییە هیچ کەسێک نییە نەتوانێت فەرشێک کومبارێک نەکرێ فەرشێک نەکرێ پەردەیەک نەکرێ مۆبیلیات و قەنەف و ئەساسیشی ناوماڵ نەکرێ بەڵام بابەتەکە لێرە لە جۆری هەڵبژاردنەکەیەتی لەبەرەوتم جاران ئەگەر تەنها هەندێک ماڵ کە بە پەنجەی دەست ئەژمێران یا دەرامەتیان هەبوو یا خاوەن سەرمایە بوو نەیانتوانی پێداویستیشان ناوماڵ بکردن بەڵام ئێستا بازار ڕای لە هاتەوە نەشت هاتۆتە بازارەوە نرخەکان بە جۆرێک دابەزیون کە هەموو کەسێک هەموو تاگێک هەموو خێزانێک ئەتوانێت ببێ بە خاوەنی ئەم شانی پێ ئێڵێن جوانکاری دیزاینی ناوماڵ تەنها ئەوەیە ئەم کەسە ئەم خێزانە بڕیار لەسەر ئەوە بن مشاوەرە ڕاوێژ بە کەسێک بکەن ڕاوێژ بە کەسێک بکەن کەسێکی شارەزا لەم بوارەیە یالانی کەم لایانی دەرونی خۆیان ئارام و تاح بکەن وەوتم ئەو تایبەتمەندیانەی کە هەیەە لە ژوورەکەیانە لە سایزی ژوورەکەیانە یەکێکی تر لەو گرفتانە ئەوەی ئێمە تاقمیش قەنەفا بینین لە ژوورێکە لە ماڵێکە پێمان وایە بوو ماڵەکە ئێمەش ئەوە جوانە ئەوە یەشێکە لە هەڵە گەورەکان کە ئێمە تووشێبین بۆ نمونە کابرا لە هۆڵێکی گەورە تاقمێکی قەنەفە و پەردەیەکی جوانی داناوە بەڵێ بۆ شوێنەکەی ئەو بۆ هۆڵەکەی ئەو ڕەنگە جوان بێت بەڵام شەر نییە هەمان قەنەفە بۆ ماڵەکەی ئێمە بۆ ژوورەکەی ئێمە بۆ زاویەکەی ئێمە چۆن هەڵبژێرین ئەومان پێ بڵێت باشە یەکەمە گوتمانە بێ ئەم شخصا تایبەتمەندی خێزانەکەی خۆی لایەنی دەرونی خۆی بزانێ و دووەمیش ئەوەیە کۆمەڵێک یاسای هەیە کۆمەڵێک پرەنسیپی هەیە ینی ئەم شتە ئەوە نییە لە خۆڕا بکرێت زانستە ئەمە لە هەمووی گرنگتر ئەوەیە کاڵێ وتری ئەساسی ناماڵ ئەساسی ناماڵ پێکاتەکانێتی جیاواز لە دیوار و کاشی و سەقف لە دیزایانی ناوخۆی ماڵە سێ بەش پێک دێ بۆ منە زەمین دیوار سەقف ئێمە ئەم سێ بەشەمانەیە کە ئەمە پێوترێ بناغا زایدەن هەموو ئەو شتانی تری کە بە ناوی ئەکسسواراتەوە جا لە ئینجانەیەک و لە پەردەیەک و لە سەعاتێک و لە تابلۆیەک و لە فەرشێک و لە قەنەفە و پەردۆ هەموو بەماناوتر ئەکسسوارات یا ساکانی ئەگەر بە شێوازی زۆر گشتی باسکەین تەوان ئەمە زانستەوە خوێنرێ خێزانی ئێمە ئەچن سەقف و دیوار و ئەرزەکە قەرەباڵغ و با بڵێن دیکۆری تێکەڵ و پێکەڵ و ئاڵوواڵای تێکەن ئەمە یەکێکە لە گرفتەکان کەواکە ئێمە هەست بە ئارامی دەرونی نەکەین و دەرامەتێکی زۆریشمان بڕە بەڵام یاسای دیزاین ئەڵێ ئەم سێ بەشە لە ماڵە بە سادەیی بکە ڕەنگی کاڵ و سادە و هێمنی تیادا بنێ چکە ئەمە مەجای شایانی گۆڕین نییە مرۆڤ هەموو ساڵێ ناتوانێت دیوار و سەقف و زەرینی ژوورەکەی بگۆڕێ با بنمونە باسی یەک ژوورکەین سامپڵێک بێنینەوە بەڵام مرۆڤ ئەتوانێت هەموو ساڵێک پەردەی ژوورەکەی بگۆڕێ چکە بابەتەکە لێرە ئەبدەیت بوونەوە و گۆڕانکاریە بە تایبەت لە وەرزەکانە چکە مرۆڤ گیرۆدەی سروشتە ئێمە لەگەڵ بە تێپەڕبوونی وەرزەکان ئیتر لە خۆ حەزەکەین ئەساسی ماڵەکەمان بگۆڕین دەی ناشکرێتەوە هەموو ساڵێ بێ دیوار و سەقف و کاشی هەموو هێڵکەنی بیبێتە دەرەوە بیگۆڕ زۆربەی خێزانەکانی ئێمە ئاواکەن یا چێ کاشیشی قەرەباڵغ و ناشرین ئەکات گیرۆدەی ئەو کاشییا بێت ناشتوانێت لی کاتەوە پێی وایە دەرامەتەکەی ڕوا لەبەرەوەی لە سەرەتایە بڕیارێکی دروستی نایە بۆ یاساکە ئەوەیە تۆ وەرە سەقف و دیوار و زەمین ئەم سێ بەشەی ناو ماڵ ڕەنگی سادە و با بڵێن هاد و بێلایەنی تێدا بنێ ڕەنگی سپی ئەو ڕەنگانی ناو بانەڵێن سپی ڕەنگە سادەکان ڕەنگە کاڵەکانی تێدا بنێ ئەو بابەتانی تری کە وەکو وتمان ئەکسسواری ناوماڵیا بە مۆبیلاتی ناوماڵ دانرێن ئەم بابەتانە با ڕەنگیان تیاابێت ئەم بابەتانە بگۆ زۆر باشە بوونی ئینجانەی گوڵ و کۆمەڵێ گوڵی سروشتی لە نێو ئینجانەدا تا چەند دەچێتە چوارچێوەی ئەو ڕازاندەوە سەلیقە جوانی کە پێویستە هەم پیاوان هەم خانمان بیگرنە بەر لە پێناوی کە تۆ لە پەنجەرەیەکە بۆچی پەنجەرەکە بە خاڵیە هێڵیتەوە بۆچی قادرمەکان بە خاڵی هێڵیتەوە بۆچی مەدخەلەکە کە چیتە ژوورەوە تەنها لەگەڵ ڕێزمە دیمەنی کۆمەڵی پێڵاوی ڕیزکراوە بینی بەڵام خاڵیە لە کۆمەڵی ئینجانەی جوان کە گوڵێ کۆمەڵی گوڵی سروشتی گوڵیان کردویان بوونە ڕەنگێکی سەوزی جوانیان هەیە بۆ دەروون مای ئارامیە هیچ نابیرێ ئەمە تا چەند پێویستە لە ڕازانەوەی ماڵ و شوێنی کارکردنە بێگومان سەوزایی کاریگەریشی گرنگی هەمووەکو بینین هەمووەکو لایەنی دەرونی هەمووەکو تەندروستیش یعنی تۆ ئەگەر درەختێک بتوانێت هەوای پاک بۆ 7 نەفەر دروست بکە کە ئەمە زانست ئەمە ئەسەلمێنێ یعنی ئینجانەیە دەتوانێت بۆ یەک مرۆڤی دروستکە وانە ئێمە گرنگە بە ئەندازەی ئەندامانی ماڵەکەمان ئەگەر لە هەڵکەوتەی ئێستای بیناکانی ئێمەیە دەرفەتی ئەوە نەبێت کە هەمومان باخ و درەختێکمان هەبێ خۆ دەرفەتی ئەوە هەیە ئینجانەمان هەبێت بەڵام من بە شیدەتی مخالفی ئەوەم کە مەسەلەن ئەم گوڵ و ئینجانە سناعیانە ئێستا دروست بوون بەڕاستی ئەمە تەمەڵی ئەو خێزانە یا ئەو تاکە پیشانەیە ئەنی تۆ لە ژیانی خۆتە ئامادەی وتیانێ خزمەتی ئینجانەیە بکەیت بۆیە چی مەسەلەن ئینجانەیەکی سناعی یا گوڵێکی سناعی هەڵەبژێری کە ئەمە جۆرێک لە فێڵکردنە لە چاوی خۆت و میوانەکانیش پێشەم کەس لەبەرەوە من ئەوە بە دیکۆری ناوماڵ نازانم ئەم گوڵە سناعیانەی کە دایانن چکە سەوزایی وەکو وتم نەک هەر بۆ بینینەکەی بۆ لایەنە تەندروستیەکەشی گرنگە و ئەو پەیوەندی کە لە بینی تۆ ئینجانەیە دروستە بێ ئەو کاتێک کە تۆ بۆ ئینجانی خزمەتێکەکەی ئینجانە هەمومان ئەزانین ڕوەک ڕوحی هەیە
ئەو پەیوەندی لە بینی تۆ ئەو ڕوح لە بەرەیە دروستە بێ گەشاکە ئەمە جۆرێکی تر لە ئارەمی دەرونی بۆ تۆ دروستەکە جۆرێکی تر لە چێژ و لە زەد و پابندبوونی تۆ بۆ ماڵەتەوە دروستەکە کە تۆ هەستەکەی خزمەتی ئەم ئینجانەیە کە ئەم ئینجانەیە گوڵێکی تازە دەرێنێ ڕەنگە و کەسانی پابندن یا مهتەمی ئینجانن ئەم حاڵەتە بزانن ینی زۆ ئەونی پێخۆشە ڕستمێگیرێ کە ئەم ڕۆمەتاتەکەی گوڵێکی تازەی دەرهێناوە لەبەرەوە ئەبێ بەشێکی گرنگە و نابێ فەرامۆشش بکرێ وەکوتیشم من لەگەڵ ئەوانیم کە گوڵی سناعیدا بنرێت کە ئەمڕۆ زۆر بووە بەباو لەبەرەوە ئەم مرۆڤە وکوتمان ئێمە بە شوێن ئارامی دەرونیەوەی لەبەرەوە ئینجانە سەر ڕای جوانەکەی ئەم ئارامێ دەرونیش بۆ تۆ دروستەکە کە تۆ خزمەتی ئەم زۆر باشەکە کۆستار چۆن باست لە زەوی و دیوار و سەقف کرد چۆن سێ بەش ڕەنگەکانی تر لە تەنیشتی یەکات تەنسیقیان بکەین لە قەنەفە و لە مێز و لە گوڵێکەوە بیگرە تاو کاتێک کە چاکەتێکمانەیە ڕەنگەکەی بەدڵمان نییە و لە ناو کەوانتەرەکەی هەڵمان گرتووە چۆن ئەم چاکەتە بخینەوە تەنیشتی ڕەنگە ئەسڵەکەی خۆی بۆی کە بەدڵمان بێت و بابەتەکە گەڕێتە بۆ کاتی هەڵبژاردنەکەی بۆ کاتی هەڵبژاردنەکەی کە ئێمە قەراری ئەو چاکەتەیە ئەو قەنەفەیەمانناوە وەکوتم با ئێمە ژوورێک بە سامپڵ وەربگرین یاسای دیزاین پێمانەڵێ ئەم سێ بەشەی ناو ماڵ سەقف و دیوار و کاشی ئەبێ سادە بێ و بابەتەکانی تر ڕەنگیان تیابێ ڕەنگە لە تەنیشتی یەکتر ئاگونجێ سوور لەگەڵ چیا سەوز لەگەڵ چیا زەر لەگەڵ چیا ئەمە بابەتێکی زۆر فراوانە وەکوتم ئەگەر تۆ دیوارەکەت سادە بوو عادەتەن ئەمەش وەکوتم دیسانەگرێتە لایەنی دەرونی خێزانەکەەوە ئەو تایبەتمەندیانی بۆ نمونە ئەگەر ئەو ماڵە ڕووناکی تێکەوت ئەگەر و ماڵە ڕووناکی تێک و پێویستە ئەو ڕووناکی ڕاستەخۆی هەبوو کەواتە ژوورەکە کەشوایەکی گەرم دروستە بێ ئەبێ ئەو ڕەنگە ساردەکان دابنێ شین و سەوز و مۆر و ئەم بابەتانە دابنێ چکە ژوورەکەی ئەم لە پەنجەرە و ڕووناکی ڕاستەخۆی سروشت و خۆری بۆیە هەمیشە ڕووناکە ئەم ژوورە نابێت ڕەنگی سوور و پرتەقاڵی و ئەم بابەتانی تیادا بنرێت لەبەرەوە جۆرێک لە دژیەکی تەزاد دروستەکە لەگەڵ ئەم ڕووناچیە بە پێچوانەوە ئەو ماڵی کە پشتی لە خۆرە یا ژوورەکەی ڕووناکی تێناکەوێت خۆمان یا هەنێ ژوور هەیە لە دواوەیە تۆ وەرە لێرە ڕەنگە گەرمەکان دابنێ چکە ئێمە زانین ڕەنگەکان دابەشە بن ئەمە بوارێکی ترە دابەشە بن بە بەشی گەرم و ساردەوە سوور و پرتەقاڵی و خێزانەکانی ئەمان گەرمن شین و سەوز و مۆر و ئەم بابەتانەش ئەسنە قاڵبی ڕەنگە ساردەکانەوە وەکوتمان ئەو ماڵی کە پشتی لە خۆرە و خۆرێکی ڕاستە خۆ ناچێتە ماڵەکەەوە سوود لە ڕووناکی دەستکردە بینێ وکو ئینارەوانە پێویستە ئەم ڕەنگی گەرم لە ماڵەکە دابنێ سوور و بابەتەکانی پرتەقاڵی ئەوانە اینجا بابەتێکی تریت ئایا ئەو ڕنگانی کە پێکەوە هارمۆنین یا ڕنگانی کۆنتراستن ئەنی و ڕنگانی دژن یا خێزانن بێکەوە دایبنین جارێکی تر وەکوتمان ئەکەوێتەوە سەر ئەوەی کە هەڵکەوتەی ئەم ماڵە چۆنە کێن ئەو کەسانی سەردانی ئەم ماڵاکەن یا ئەم ژوورە ژووری نووسنە یان ژووری پێشوازی میوانە یا ژووری کارە یا ژووری سعیکردنە لەبەرەوە هەندێک جاران ئەم حاڵەتە هەبوو جاران ئێمە مەسەلەن هەڵکەوتەی ماڵەکانمان وابوو ژوورێکمان هەبوو ژووری هەموو شت بوو مەسەلەن هی میوانبی پێشوازی بگینان خواردن بوو بەڵام ئێستا خێزانی کوردە و بیانووی نەماوە ئەگەر ئەرزێکی سەمەتریشمان هەبێ جۆرێک دیزاینمان کردو و دابشمان کردو کە ژووری نووسن و میوان و هۆڵ ڕەنگەکانیشی جیاواز بێت ڕەنگەکانی جیاواز بێ وانە تۆ ناکرێت لە ژووری نووسن تا لە دەرووناسێک بینیمە دەڵێ گەر منداڵەکەت کەم قسە دەکا با ژووری منداڵەکە ڕەنگی سووری زۆر تیادا بێت بۆی فعال بێ مناڵە بۆ کارەکە ئەوەیە لەبەرەوە بێت تۆ بەپێی ژوورەکان ناکرێت تۆ کاشیەکەت کردووە لە دەرگای حوشەوە بە ئەڵقاوەڵقی ماڵەکە سوڕاوەتەوە تا دێتەوە هەمووی ئەو کاشەیە ڕەنگی پەردەیەکت کردو هەموو ژوورەکان بێکەوە هەمیشە لە نەخۆشخانە دەرونیەکانیشدا ڕەنگی سەوزێکی کاڵ بوونی هەیە بۆی دەرونیە هەیە منەکاتەوە وانە لەبەرەوە ئەبێ ئەو شخصە بڕیار بات ئایا ئەم پەردەیە یا ئەم دیزاینە یا ئەم قەنەفەیە بۆ کام لە بەشەکانی ماڵەکەی ئەکرێ و ئەو کەسانی سەردانی ئەمەکەن ئایا خەڵکی ڕسمین و یا میوانی ئاساین مەسەلەن گەنجێک ژوورێک بۆ خۆی دروستەکە ژووریشی گەنجانە کە پڕە لە فعالیات و هاوڕێکانی سەردانەکەن و ڕەنگە سەیری فیلمکەن ڕەنگە هەندێک یاری هەیە بیکەن لە ژوورەیە جیاوازە لەگەڵی تۆ بۆ میوانە فەرمیەکانت ئەم ژوورە ئامادە بکەیت لەبەرەوە گوتم بابەتەکە تەنها سەلیقەیەکە ئەو مرۆڤە یەکەم شت گرنگترین شتەوەی ئەساسی ماڵەکەی ئەم سێ بەشەی کە وتمان هەموو ماڵەکەی ئەم سێ بەشە سادە لە بەرچاو بگرێ ڕەنگە کاڵەکان لە بەرچاو بگرێ ئیتر ئەو کاتە دەستکراوە بێ و دەرامەتێکی واشی ناڕۆ تۆ ناچار نابێ هەموو ساڵێ وکوتم ئەو سێ بەشەی ماڵەکەت بگۆڕی ئەو سێ بەشەی ماڵەکەت ئەتوانی ساڵانێکی زۆر بەم شێوازە بیێڵیتەوە بەڵام بابەتەکانی تر ئەساسەکانی تری ناو ماڵەکەت واریدە هەموو ساڵێک بگۆڕ شەرت نییە قەنەفەش بگۆڕی با قەنەفەکەشت باگراوندەکەشی ڕەنگێکی سادە بێت بەس تۆ گۆشەکانی بەشەکانی تری چکە ئێستا دیزاینی قەنەفە ئەوە زۆرە جارێکی تر هەیەکێک لە هەڵەکانی ئێمە کە تووشێ بینەوە کاتی ئەچین قەنەفەیەک هەڵە بژێرین بە نمونە باسمان کرد بیر لەو لەحزەیە ناکەنەوە کە ئێمە 6 مانگی تر ئەگرێ گۆڕانکاریەک لەم قەنەفەیە دروست بکەین
لەبەرەوە من تەرجیحم ئەوەیە کە ئەو قەنەفانە بکڕین ئەو مۆدلەکە بکڕین کە پارچەند بەیەکەوە یعنی مەجای گۆڕانکاریان تایە هەندێک قەنەفە هەیە یەک پارچە بە قوماشێک داپۆشراوە ئەمە بێ هەموو ئەم قوماشە بکڕ بەڵام مۆدلێکی تر قەنەفە هەیە لە دوو بەش پێکاتوە تۆ توانی گۆشەکانی بگۆڕی توانی بەشەکانی بگۆڕی هەموو ئەم شتاکەوێتە سەر سەلیقی ئەو تاکە زۆر باشە وەک ئێستا بەشێک لە خێزانەکان کاتێککە دایانێت تەنسیقی ناو ماڵەکەیان بکەن فەرش و قەنەفە بە یەک ڕنگ دەیکردن ڕەنگەکانیان تا حدێک یا دەبێت زۆر نزیک بێ پێکەوە ئەمە هەڵەیە چکە پێشتر وت دەبێت زەوی و دیوار و سەقف ڕەنگێکی کاڵی هەبێت زەوی مەبەستن کاشێکە بوو نەک فەرشەکە ئێس ئەو فەرشە دەبێت تا چەندە تەنسیقی هەبێت لەگەڵ قەنەفەکە هەڵبەتە ڕەنگەکان هەمویان خۆشەویستن هیچ ڕەنگێک نییە بێزراو بێ بەڵام زۆر جار ئێمەی بەکاربەر وا لە ڕەنگەکەین لە جێگایەکە داینین کە بێزارکەر بێت سیاسیەکان وە کودۆ ڕەنگەکانیش ناشرین بوون بەجۆی لە جۆرەکان بەداخۆ بەڵام با ئێمەی تاک ئەو ئیشە بکەین ئەو ڕنگانە لەوان وەربگرینەوە لەبەرەوە من مخالفی ئەو حاڵەتەم ینی هێشتا هەندێک تاچی ئێمە کاکراز باسی ئەوەی کرد هێشتا ڕوانگەیشی بۆ ڕەنگەکان ڕوانگەیەکی حیزبی ڕەنگە پێی خۆش نەبێ لە ماڵەکەی تۆیە پەردەیشی ئەو ڕەنگە ببینی یا تۆ کراسیشی ئەو ڕەنگە لە بەرەکەی لەبەرەوەی با ئەم هەنگاوە تێپەڕێنین گەورەتر لە حیزبەکان بیرکەینەوە ڕەنگەکانی حیزبەکان نییە ڕەنگەکان هیچ سروشتە و هی ئێمەی مرۆڤیشە لەبەرەوە با خۆشمان بڕیاری ئەوە بین ئیتر ئەم مەرحەلەیە تێپەڕێنین ڕەنگەکان نەگەڕێنین بۆ حیزبەکان نەچینە ماڵێک کە هەستمان کرد ڕەنگێک زاڵە لەو ماڵەیە بڵێن ئەوە چیە تۆ لایەنگری فلان حیزبی بۆیە ڕەنگەکەەوە گەورەترەوە بیرکەین و ڕەنگەکان هی ئێمە و هی سروشتە و بەکاری دێنین و هی حیزبەکان نیە و لیان وەربگرینەوە حاڵەتێکی تر هەیە بۆ نمونە بە تایبەتی ئەوانەی کە لە دایکبووی هەشتاکانن یا پێش هەشتاکانیش هەندێک جلوبەرگی ڕەنگا و ڕنگ ئەستەمە لە بەریکەن هەر شتی سادە خاکی نیلی ڕەش سپی ناچن بەلایشتی ڕەنگا و ڕەنگە ناچن تیشێرتێک لەبەرکە نەگەر جەرگی بێت دەڵێن ئەوە بۆ من زۆر عیبەوە خۆ حیام نابێمە لە بەرکەم ئەم حاڵەتانە چین ئایا ئەمە پێوەستە بە خودی تاکەوە خۆی وای لە خۆی کردووە یا ئاسایی شەگەر شتێکی جەرگیش تەنسیق بکە لەگەڵ پانتۆڵێکی ئاسایی کە بۆ ڕەنگە بخوات ڕاستێکی بابەتەکە لە ماڵ هاتە دەرەوە بوو بە جلوبەرێک وەکو ڕەنگ ئاماژت بۆ کردوتت ئێمە نەوەی هەشتاکان ئێمە خەزانین ئەوانەی کە لە دایکبووی هەشتاکانن دەرهاویشتە کۆمەڵایەتیەکانی ساڵی هەشتاکان جیاوازیەکی زۆری هەبوو لەگەڵم حاڵەتەیە بە هەموو ئەو دۆخە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریانی کە لە ساڵی هەشتاونەوەکانی شار ڕوویاوە کاریگەریکی زۆری لەسەرم تاکان نهبووە چکە ئێمەی تاکی مرۆڤ ڕاستە خاوەنی تایبەتمەندی خۆمانین کە لە دایکەبین بەڵام دوجار ژینگەکەمان ئەو خێزانی تایە پەروەردابین لەگەڵ و کۆمەڵگای کاریگەریکی زۆری لەسەرەوەیە لەسەرەوەی فۆرمەلەی کەسایەتی ئێمە بکە کاریگەری لەسەر کەسایەتی ئێمە بێگومان ئەو ساڵانە وەکوتم ئەو گرفتە ئابووری و کۆمەڵاتی و سیاسانی لە هەشتاونەوەکانی کۆمەلگای ئێمە ڕوویداوە کاریگەریکی زۆری هەیە لەسەرەوەی ئەم مرۆڤێکی بێتاقەت ڕەشبین لەلایەن خۆیەوە و لە دوای کۆمەلگاکەشی ئەوەی ئێمە لەو ساڵانەیە لەو دوودەیە ئەوەی بە دوای ئەوە بووین جلێک هەبێت لەبەریکەین ڕەنگەکەی گرنگ نەبوو ئەوە بە دوای ئەوە بوون ژوورێک هەبێت یادانیشین جۆرەکەی و دیزاینەکەی و ڕەنگەکەی ئەسڵەن مەوزوع نەبوو هەمووی چەند ساڵێکە بۆ ئێمەی کورد بۆ کۆمەلگای ئێمە ئەمانە بوون بە بابەت لەبەرەوە تا ئێرە شتێکی سروشتیە تاکێکە لە شەشتاکانە لە دایک بووە نەوەکانی بینیوە گرانی بینیوە دنیابینی تێڕوانینی لەبارەی ڕەنگەکانە وەکو دەیەکانی دواتر نەبێ شتێکی سروشتیە ئەمە وەکو وتمان لەبەرەوەی لە ژێر کاریگەری ئەو دوودەیە کە بە وەکو فشارێکی ئابووری و سیاسی زۆرا تێپەڕێ بەڵام گرنگی ئەم تاکە بیر بکاتەوە هیچ یاسایەک نییە هیچ یاسایەک لە دیزاین لە ڕەنگە لە کەسایەتیە لە زانستە دەرونیەکانە نییە کە بڵێ ئەم ڕەنگەی ئەم تەمەنەیە ئەم ڕەنگەیانی ئەم تەمەنەی تەنها مرۆڤ خۆمانی ئەم پۆڵێن کارێ دروستەکەی بەڵام یەک حاڵەدە ئەویش ئەوەیە مرۆڤ بەپێی کەسایەتەکەی ببوورە بەپێی تەمەنەکەی و بەپێی کەسایەتەکەی و بەپێی ئەو شوێنەی کە لێیت ئەگۆڕێ ئەمیش ڕەنگ نا مۆدێلەکەی ئەگۆڕێ بۆ نمونە تۆ مامۆستای لە خوێندنگایەکە ڕەنگە من ئەگەر بەیانی ئەچمە دەرەوە بەیانیان ئەچمە دەرەوە بۆ وەرزش بەڵێ تیشێتێکی خۆڵکورتی هەت ڕەنگێک هەبێ هەموو ڕەنگێک لەبەرەکەم وانە واری دەبم لەبەرەوەی من ئەچم بۆ باخێک و وەرزشەکەم و ڕاکەم بەڵام سەعات هەشت دێمەوە ئەچم بۆ دەوام ئەکرێ هەر بەم تیشێتە پرتەقاڵیەوە وانە بچم بۆ دەوام ئەکە و کاتە ئەیکەم بە کراسێک وانە ئەیکەم بە چاکەتێک ڕەنگیشی تیابێت قرار نییە ئێمە ڕەنگی ڕەش بەکاربێنین وە بابەتێکی تریژەوەی ڕەنگی ڕەش و نیل و قاوەی ئەوانە ڕەنگی بێزراو نین بەڵام ئێمە ئەوە بەکارمان هێناوە لە کۆمەلگای ئێمەیە لەبەرەوە مشکلەکە ئێمە ئەوەی ئێمە چین پانتۆڵەکە و کراسەکە و چاکەتەکە هەرستێکی بێکۆ ڕەشەکە بۆ یەک پارچە ڕەش دەرەکەی کاتە ڕەنگ هەیە بۆ نمونە من کراسێک لە ڕەنگێک بێت ئەو ڕەنگە وابەستەم کات دەبێت حتمما فلان ڕەنگیش
لەگەڵ یابێ بۆ پانتۆڵەکەی تا حدێک بۆ منە لە کام ڕنگانە ئێستا تۆ بۆ منە چاکەتێکی قاوەیت لەبەرایە وانە ڕەنگە بۆ تۆ نەکبێت ئێستا با بڵێن پانتۆڵێکی سەوز لە پێ بکەیت لەبەروی لەگەڵ ئەو چاکەتە قاوەیە تا پانتۆڵێکی سەوز نابێت بۆیە هەڵبژاردنێکی باشە کردەوە پانتۆڵە بێجێت داناوە یا ئێستا لەگەڵ جگە و پانتۆڵە هەڵبژاردنێکی باشە و کابۆش باشترە تۆ تاقی بکەرەوە باشترە ئەگەر پانتۆڵەکە دەسە کابۆ وایە لەگەڵ ئەو چاکەتە قاوەی تۆیا ئەگەر پانتۆڵەکەت کابۆ وایە کابۆیەکی شین وایە جوانتر دەرەکەوت چکە ئەم دوو ڕەنگە یارمەتی یەکتر دەرخستنیان ڕەنگە ئەم حاڵەتە هەیە ڕەنگەکەی تری دەرەخە بۆی دوو ڕەنگی قاوەیە کە یان خەیتە پاڵیەکەوە هەردووکیان یەک قاوەی دەرەکەن بەڵام ڕەنگێک لە پاڵ ڕەنگێکی ترە یارمەتیە ئەو ڕەنگەی تریش دەربکەوێت ئەمە پێوترێت کۆنتراستی ڕەنگەکە وانە بەڵام باشتر وایە عادەتەن کراس و چاکەتەکە نزیک بن لە یەکەوە بۆ منە هەردووچیان لەو ئەجوانە بن کە تا ڕادەیەک نزیکن لە یەکەوە سەر بە یەک خێزانی ڕەنگن بەڵام وەکوتم با ئێمە ئەم قۆناغە کۆمەڵایەتی کە ئێستاتیاژین تێپەڕێنین و زۆر جار ئێمە ڕخنە لە خەڵک ئەگرین بەڵام ئەگەر خۆشمان کەسێک ببینین مثلەن جۆرێک مۆدلێک جلوبەرجی لەبەرا کرد بێ ڕەنگە خۆشمان تعلیقێک تاکۆسەرێکی لێبین ئێمە پیا ڕەنگە ئاسایی بە بەلامانەوە لە هەڵبژاردننی چاکت بە ساعاتێک دەیکردین بەس خانمەکان ئەستە من کاتێک شتێک پیا دەکەن و دەیکردن یعنی بۆ لەچکێک دەبێت حتمما دوکان بگەڕێ بۆ کاتی کە ئەم لەچکەی کەوت دەیەوێت دەبێت ڕەنگی بۆن منە پانتۆڵەکە یا بۆدیەکە یا و حیجابی کە هەیەی لە بەرێتی دەبێت لە ناو لەچەکەی بیدۆزێتەوە بەم شێوازە بێ نازام تەختەکەی بێ گوڵەکەی بێ ئەمانە ئەستەمترن ئەمە کەم و کورتی نیە ئەمە شتێکی سروشتێشوە خی گەورە پێکاتەی پیا و ئافرەتی جیاواز دروست کردو ئافرەت دیتێڵترە وردەکاری زیاترە بینێ وانە بەڵام ئێمە گشت ئەبینین ئافرەت وردەبی ورد ئەبینێ ئێمە گشت ئەبینین بۆ منە ئەگەر یەک کەسێک لەگەڵ هاوسەر یابسێ بۆ میوانیەک باشە پیاوەکە تەنها لایەنە گشتی ماڵەکە ئابینێ بەڵام ئافرەتەکە دا ئەبەزێ بۆ وردەکاری ماڵەکە ئەمە کەم و کوردیش نیە شتێکی سروشتیە و داوا لە پیاوانی شەکەم ئاسایی وەری بگرێت ئافرەت زیرەکترە لە هەڵبژاردننی ڕەنگیا با بڵێن بە زەوق و بابەتەکە زیرەکتری نییە بابەتەکە ئەم ورترە دیتێڵترە بۆ منە هەر سەیریشی بکە ینی ئەکسسواری پیاوان کەمترە تا ئافرەتان پیا و چاکەت و پانتۆڵێکە و تاڵ دوو بەشە بەڵام ئافرەت بەشەکانی زیاترە بۆ منە ئەو پێویستەکە لەچکێک بکات ڕفتەیەک بکات ملوانکەیەک بکات هەندێک جار چاکەتێک و بۆ دیەک لە پێشەوەکانی بابەتەکانی لەبەرکردنی ئەو زیاترن و ئەو بە سروشتیش ئافرەت دیتێڵترە ورترە لە هەڵبژاردننی شتەکانە ئێمە گشت ئەبینین بەس ئەو دیتێڵ وردەکارەکانە بینێ بابەتەکە ئەوەیە لە زۆر سپاس بۆ بەڕێز کۆسارەمین ماستەر لە دیزاین کە میوانی تەوری دومی بەرنامەکەمان بووی سپاس بۆ ئامادەبوون و بۆ ئەو ڕێنمای ڕوونکردنەوەی کە لە بواری ڕنگ و دیزایانی ماڵ و شوێنە گشتەکاندا پێشکەشیەمە و بینەرانی بەڕێز سپاسانەکەم دەستان خۆش ڕزم بۆ هەموو بینەرێکی و کاتیش بەڵێ خۆشەویستان ڤیتیەکمان بۆ ئامادەکردن لەبارەی پێشوازیکردن لە قوتابیان بە تایبەت بە جۆرێ لە جۆرەکان و قوتابیانەی کە بێزارن لە هۆڵەکانی خوێندن یان سەرەتایانە و نایانەوێ لە ژینگەی پڕ لە محیبەت و پڕ لە نازی ماڵەوە بگوازنەوە بۆ شوێنێک کە پێی دەگوترێ قوتابخانە و بە کۆمەڵێ لە ئەرک و ماف تەنراوە تا چەند پێویستە مامۆستا لە ڕووی دەرونیەوە پێشوازیەکی وا لە قوتابی بکە کە قوتابخانەش بێتە فێرگە و ماڵی دووەمی با پێکەوە بینەریەوە ڤیتیە بین. ئەمە قوتابخانەی بانەی بنەڕەتیا لە هەڵەبجە. ئەم مامۆستایانە ئامادەکاری دەکەن بە شێوەیەکی جیاواز پێشوازی لە قوتابیانی پۆلیەکی بنەڕەتی بکەن. بەڕێوەبەری قوتابخانەکە دەڵێت دەیانەوێت لە ڕێگەی سازکردنی ئاهەنگێکی بچووک دڵی قوتابیانی پۆلی یەک خۆش بکەن و ئاشتیان بکەنەوە لەگەڵ قوتابخانە و خوێندن. و ئامانجیش لە ڕێخستنی ئەم مەراسیمە بە تایبەتی بۆ پۆلیەکەکانمانە تا ئاشتیان کەینەوە لەگەڵ خوێندن و خوێندەواری وەک ئاگادارن ساڵان مناڵ تووشی کە ئاوەیەگە بوو کە بۆرەوایان و باسی مەکتەبیان لەکرد حەزینەیەگە بچێت بۆ مەکتەب ترسێنرا بوو بەرحاڵە ئێمە ئەمڕۆ بە ئاهەنگێک پێشوازیان لەکەین تا زیاتر هانیان بدەین و خۆشەویستیان بۆ قوتابخانە و بۆ خوێندن بۆ شێوە مەراسیمەکەمان بۆ ڕێخستن تا زیاتر هانیان بدەین و قوتابخانەیان خۆش بێت. ئەم قوتابخانەی ئێمە جیاوازتر لە ساڵانی تر و هەموو جیاوازتر لە قوتابخانەکانی تری هەڵەبجە پێشوازێکی گەرم لە
مەرحەلەکانی هەموو قوتابیانەکەین بە تایبەتی مەرحەلەی یەکەکانمان حەز دەکەین سەرەتا بە گەڕوتینێکەوە بە خۆشەویستیەکەوە بێنە ناو قوتابخانەکەمان و بە هەوڵ و وجودی مامۆستا بەڕێزەکان توانیمانە شتێکی خنجیلانە ئەم ساڵ بڵێن جیاوازتر لە ساڵانی پێشوو بە قوتابیەکانمان ئەنجام بدەین بە هیوای ئەوەی کە هەمووان ئینشەڵا بە ساڵێکی پڕخێر و خۆشی بەسەربەرین ساڵێکی سەرکەوتن بۆ هەموو قوتابیەکانمان بێت لەم ئاهەنگە بچووکەدا بەشێک لە کەسوکاری قوتابیانیش ئامادە بوون بە گرنگیەوە لەو چالاکیە دەڕوانن و هیواخوازن ساڵانی ئایندا قوتابخانەکانی دیکە بەم شێوازە پێشوازی لە قوتابیانی پۆلی یەک بکەن. دەستخۆشیان لێگەنیژێکی زۆر باشیان کردووە هیوایەکی گەشتر بۆ قوتابیان دەخوازی هەست دەکەم خۆشەویستی زیاتر لای قوتابیەکان دروستە بێ بۆ خوێندن بۆیە دەستخۆشیان لێکەم میشێکی زۆر باشیان کردووە دەستیان خۆش لە دوای کۆتاییاتنی ئاهەنگەکەیان بەسەر فەرشی سووردا ئەو قوتابیانی تازە خراونەتە بەر خوێندن بەرەو پۆلەکانیان ڕۆشتن بە هیوا و مێدێکی گەشەوە لەسەر مێزەکانیان دانیشتن و مامۆستاژ لە یەکەم وانەدا ئەوانی بنەوەی دوا ڕۆژ وەسف کرد. بەو ئاهەنگە بچووک و تایبەتە و قوتابیانایەندە دڵخۆش بوون کە قوتابخانە و خوێندنیان لەلا خۆشەویستتر بوو. سامر فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. هەمیشە نیشتیمان یەکێک بووە لەو هێمایان بریتی بووە لەو بوارە بەرجەستە و ئامادەیانەی تەواوی دیوانی شاعرانی کورد کە بێگومان هەوڵیان داوە خۆشەویستی نیشتیمان لە شارەکانیاندا جەبکەنەوە بۆیە تەنانەت ئێمە هەر لە پۆلی پێنجی سەرەتایەوە کە ئەدەبی کوردیمانە خوێن باسی لە ناوەڕۆکی شعری شاعرانە کرد دەگوترا بۆ منە خۆشەویستی خوددا خۆشەویستی نیشتیمان دڵداری جوانی سروش ئەمانە ئەو بوارانە بوون بۆیە زۆربەی زۆری شاعران خۆشەویستی نیشتیمان لە هۆنراوەکانیاندا یا لە دیوانەکانیاندا بەرجەستە بوو. ئەمڕۆ زۆر بەڕێز شەریف وەرزێر شاعری خۆشەویست و خاوەند بەرهەم و خاوەند دیوانی کورد یەکێکە لە شاعیرەکانی ڕابوونی ئیسلامی کوردستانش میوانی تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بۆ قسەکردن لەسەر ئەو شیعرانەی خۆی کە لە بواری نەتەوایەتی و خۆشەویستی نیشتیماندا پێشکەشی ئەدەب دۆستان و شاعر دۆستانی کوردستانی کرد. مامۆستا شەریف وەرزێر زۆر بەخێبی کە لە ڕانیەوە تەشریف دێنا و سپاس بۆ ئامادەبوونت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوا لە بەڕێستان لە بینەران و بیسەرانی پەیام سپاس بۆ بەڕێستان کە ئەو دەرفەتتان ڕخساندەوە کە من لێرە بێمە خزمەت بەڕێستان و بینەرانی خۆشەویست قسەیەک لەسەر شیعر و بەرهەمی شیعری و ئەو بابەتە شیعریانە بکەین لە خزمەت بەڕێستان و بینەرانی بەڕێزدا. نەخوا بەخێر بەخێری مامۆستاگیان. مامۆستاگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین چونکە ناونیشانی بابەتەکەی تۆمەندانە و ئیسلام و نیشتیمان لە ناو شیعری شاعرێکی کووردا. با سەرتا بچینە سەر بەرهەمەکانت چۆن بەرهەمت هەیە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان دیارە وەڵی من لە وەکو بڵێ سەرەتایی دەست پێکردنی شیعریان حەزکردن بە شیعر و شاعیران و دنیای نووسین و ئەوانە لە 1992ەوە ینی ئاشنایەتێکم کەم پەیدا کردووە لەگەڵیدا هەم گوێگرتن لە شیعر هەم تا ئەندازەیەک هەوڵدان بۆ لەبەرکردنی شیعر هەرچەندە زۆر ڕازی نیم لە چۆن دەڵێ لایانی دەرخ و لەبەرکردنی خۆم هەروەها نووسینی شیعریش بە هەمان شێوە قۆناغ بە قۆناغ پێڵا چوین تا لە 1970وانە کە بڵێن چوین بۆ دەرەوە لەوێ زیاتر پەرەمان پێدا تیپی سرود و ئەوانەمان دروستکردن و ئەوەش زۆرێک لە چۆن دەڵێ بزاوتێکی تایبەتیدا بە جانیبی شیعر و نووسینی شیعری خۆمان و ئەوانە لە 1970 یەکەمین جار هەر لە قەڵاتوکان کاسێتێکی شعریمان تۆمار کرد ئەو کاتە شعرانی کە لەبەردەستدا بوون لە 1970 ئەو کاتە تەڵەن چاپخانەمان هەبوو ئێمە وەکو هێزی هەمزای بزوتنەوەی ئیسلامی ئەو کات چاپخانەی شەهیدانی گردەڵەمکانمان لە ناو نابوو پێشتر چاپخانی حەسەن البەنا بوو دوای داستانی قەڵاتوکانەوانە ناومان چاپخانی شەهیدانی گردی ڕەمکان لەوێ نامیلکەیەکی شیعریم بە ناوی مەشقەڵی بەرەنگاری بۆ یەکەمین جار لەو چاپخانەی چاپ کرد. ئیدی لە کۆڕ و مناسبەتەکاندا بەشداریمان بووە بەڵام وەکو چاپکردنی بەرهەمی نوێ لە 1970
ئەو شعرانەی کە لە بەردەستدا مابوون بەشێکیشان دیارە فەوتاون لە ڕووداوە ناخۆشەکانی ڕابردووماندا ئەوانەمان لە دوتوێی کتێبێکدا بە ناوی مەدالیای کوردستان چاپکردن دواتر پڕژاینە سەر کۆمەڵێک بەرهەمی دیکەش جگە لە قەزیەی شیعر وەکو جەولێک نامیلکێکمان بوو جەولێک بە قوڵای خاچی نیشتیماندا ئەم ساڵ چاپی دومیشمان کردەوە هەروەها ژیاننامەی شەهیدانی ڕابوونی ئیسلامی بەرجیە کوردووی بەرجی یەکەم چەند بەڕێزێک بەشدار بوون شەریف هەر لە سەرەتای وەکوڵێ دەرکەوتنی ئیلهام و توانای شاری جەنابەت تا ئێستا چۆن هەوڵە داوە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو کۆتاهەمین پەیامی خوای و کوردستان و خۆشەویستی نیشتیمانیش وەکو یەکێک لە نەتەوە ئافرێنراوەکانی خوای گەورە و وەکەی سەرخاوەنی زمانی سەربەخۆی تێکەڵ بکەی و لە بەرهەمە شەرەکان تا جێ بکەیتەوە واتەمە بەسمەیە خۆشەویستی ئاین و خۆشەویستی نیشتیمان کە شتێکی بەڵگەنەویستە و شتێکی شەرعیشە جێ بکەیتەوە. ئیسلام هەم بیر و باوەڕە فکرەیە هەم بەرنامەی ژیانە ڕێخستنی ژیان یعنی هەم وەڵامی کۆی پرسیارەکانت دەداتەوە هەم ژیان دەڕێک دەخاو ئاراستەر دەکا چ بکەی چ نەکەی هەروەها هاوکوفە لەگەڵ هەموو چۆن دەڵێ ئەو پێک هاتە سروشتی و فیتریانی کە لە بنیادی مرۆڤدا خوای گەورە دایناون یەکێک لەوان کە بریتە لە خۆشەویستی نیشتیمان بەرەنگار بوونەوەی زوڵ مستەم و تاوان ئەوانە هەمویان کە لە ئیسلام دەڕوانی لەوێەوە زۆر بە جوانی بەڕۆشنی ئیسلام تشتی خستونە سەر بۆیە چ کەسێکی ئیسلامی یا سروشتێکی پاک و ساغ یان عەقڵێکی ساغ لە نیشتیمان بڕوانێ خۆشی دەوێت لە حاڵەتی چەوسانەوە بڕوانێ بۆی بەداخ و کەسەر و دەبێتە خەمخۆری کە ئەو لە حاڵەتە دژوارە لابات لە چەوسانەوە و زوڵ مستەم بڕوانێ یا لە ستەمکار بڕوانێ بەرەنگاری دەبێتەوە و دژی دەوەستێتەوە تەنانەت لە جوانی نیشتیمان و لە ژینگە و ئەوانە بڕوانێ دڵی بۆیان دەسێ و هەست بە بەرپرسیارەتی دەکاتەوە کە بیان پارێزێ و پەران پێ بدا و جوانیەکان بێڵێتەوە هەموو کردار و ڕفتارێکی جوانی دیکەش شەریف گرنگترین شیعرێک کە لەسەر نیشتیمان نووسی بێتت هی خۆت کام شیعرەیە بەلاتەوە کە زۆر جوان و زۆر بۆت مهم و پڕواتایە جانیبی نیشتیمانی ئێستا من کۆمەڵک شیعرم لە بەردەستدا هەن بەڵام بڵێ بۆ مانایی کە من شیعرەکانی خۆم لە جیاکردنەوە لە خزمەت جەنابتاندا ئێستا لەبارەی نیشتیمان و ئەوانەوە هەن یان لە دیوانەکەیدا کا لە بەردەستمدا هەیە کەم شاعریان زیاتر یعنی من شیعر مەسەلە زۆر دەربارەی نیشتیمان دەربارەی کوردستانە دەربارەی کوردستانە دەربارەی لەژێر ناونیشانی نیشتیمانە ینی شیعر لە بابەتە هەیە شیعریمان پێشکەش بکە لەژێر ناوی نیشتیمانایە سای کەسبی کۆ آخر دەبێ بیدۆزمەوە چونکە من ئەوانم لای خۆم ئامادە کردوین کە زیاتر هەستی نەتەوایەتی بێ یا دایکێک تێپەڕ بوو حەزەکەین ئەو شیعرەی دایکمانەوە بخوێنیتەوە گەر چەندە تەوەرەکەشمان بەڵێ خۆ من ئاخر شیعرەکانم لەبەر نین وەکو باسم کرد لە سەرەتاوە دەبێ من شیعرەکانی خۆم ئامادە کردبن هەڵبەت جیام کردوونە ینی پوختەم کردوونەوە لای خۆم لە دیوانەکەدا هەن بەڵام بۆ مانای تۆ بڵێ شیعرێکی دایک دەبێ من شیعری دایک هەم ئیکۆنم هەیە هەم نوێم هەیە بەتایبەتی نوێیەکان مەسەلە بڵێن لە شیعری دایکدا شیعرێکی نوێیە ینی بەو مانای تقریبا سوارنەیەک زیاتری شەوڵ هەبەتە بەسەرمەوە زیاد کردووە بەڵام کە دەڵێت دایە گیان کە گیانی تۆن گیان و هەناسە و ناوەکەم چۆن بکەم وەسفی جەماڵ و میهرەبانیت چاوەکەم ماچی دەست و پێت لەسەر من واجبە بێ چەند و چوون واجبە مەوقعی ئەو ماچەش بە زەمزەم پاوەکەم ینێوە وەکو بڵێ وەکو سواری نییە کە بەڵام درێژترە لای خۆم ئەوی کانم لەبەر نییە و لەبەردەستی شمدانە نیشتیمان هەم ئیسلام و کورد ئەوەی کە تەوەرەکەشمان ئیسلام و نیشتیمان لە شیعری شاعیرێکدا ئەوەمان بۆ بخوێنەوە بەسەر ساو ینی ئیسلام و کورد سەردەمێکی زێڕینە کاتێک کە میلەتی کورد ئازایانە ئامێزی بەدینی ئیسلامدا کرد جێی سەرنجە و تەماشا ئاکام و سەرنجامی
بوو بەسەرکردە و ڕێبەر بۆ گەلانی ئیسلامی کە سوڵتان سەلاح الدین لە فەتحی قودسی پیرۆز خەونی خاسپەرستانی کردە خۆڵە مێش و تۆز لەو ساوە کورد بە ئیسلام ئیسلام بە کورد سەربەرزە ئەمەش جێ شانازیە تاماوین لەم سەر ئەرزە ئەی کوردینە ئاوایە مێژووی زێڕینی ئێوە بەرۆکتان هەزارەها مەدالیای مەردی پێوە مێژووتان نەشێوێنن گومڕاو سەر لێ شێواوان کورد لە سایەی ئیسلامدا ناوی کەوتە نێو ناوان ڕاستیە بۆ هەمیشە دیار و زەق و زیندووە ئیسلام ڕەجی بەناخی کوردستاندا ڕۆچووە ئەمە پەیامی مێژوو نەوەی نوێ و چیای هەڵگوردا هەر کەس دژی ئیسلام بێ بێکوشت بێشک دژن بە کووردا بەو ئەندازەیە کورد و ئیسلام ئاوێتەوە ئاوێزان یەکتر بوون مۆستا چۆن دەتانەیە بۆ نەوە پەیامانی کە لە ڕێگەی شارەکانتانەوە دەیگەێنن یا و سەردەمانی کە لە شتاکان نەوەتەکانە دەتنووسین تەنانەت زۆر جار بۆن بوونە ئەو گومانە لە دڵی خەڵکیدا دروست دەکەن کە ئیسلامیەکان ڕەنگە زیاتر نیشتیمانی نەبن یا کوردپەروەر نەبن خەڵکێکی تر هەیە کە خۆی لە پێش ئیسلامیەکان بە کوردپەروەر و بە نیشتیمان دۆستتر دەزانێت لە شارەکانتانە چۆن دەتانویستووە پەیام بگێنن کەەوە تەنان ئیسلامیشە پابندتان دەکات بە نیشتیمان دۆستیەوە بەڵێ وڵایی ینی خۆی دەربارەی ئیسلام و ئیسلامیەکان دەگوترێت ئەو تۆمەتە نییە سروشتی نیشتیمان پەروەری ینی ئێمە وەکو مرۆڤ لەو ڕوان لەوێ بنیادی فکری خۆمان دێنین کە مرۆڤ مەخلوقێکی شایستەترین مەخلوقی خوای گەورەیە لە دوو پێک هاتە پێک هاتووە لە گیان و لە جەستە گیانەکەی لە خودداوە هاتووە جەستەکەشی لەو خاک و خۆڵێەوە لەو خاک و ئاوەیەوە دروست بووە چۆن خاک و خۆڵی من کە لەو نیشتیمانە دروست بە خۆشم ناوێت هەڵبەتە من لە شعرێکدا هێناومە بەڵام هەر عینان شت باسم کردووە ڕەنگە دۆزینەوەی تۆزێک بە زەحمەت بێت ئەگەر نا یعنی باسی ئەو مەوزوعم کردووە دەیدۆزمەوە نایدۆزمەوە نازانم بۆیە لە ڕاستی داوە تۆمەتێکە ئەمە نیشتمانی خۆمان زۆر خۆش دەوێت ئەنی بۆ نمونەستا من لێرە باسی شعرێکم هێناوە بە ناوی من کوردستانم نیشتیمانێکی سەر بەخۆم کوردستان نیشتیمانێکی سەر بەخۆم کەس ناتوانێت تەونی شوناسێکی ساختە بڕێسێ بۆم لە بەرامبەر هەر ناوێکی داسەپێنرا و هەر نەخشەیەکی داتاشرا و باز و هەڵۆم درێشە و داسم بروسکە و چەخماخە و ئەڵماسم تورکیا و عێراق سووریا و ئێران نە هەرگیز دەبنە پێناسم نەتا هەتایە نەخشەیان هەڵدەواسم با هەموو دنیا گوێی لێبێ هەر ناوی خۆم بەڕاست و فەرمی دەناسم لە هەر شوێنێکی سەرزەوی لە هەر ئاسۆیەکی ئاسمان بە هەموو زمانێکی جیهان من کوردستانم کوردستان چۆن خەڵک دەتوانێت مزادەی نیشتیمان پەروەرێتی لەگەڵ ئێمە بکات وڵا ساڵەکەم ننووسیوە لێرەدا ئەوەی کە بەبیرت بێت ڕەنگە 2015 ئەمە خیرەوە بووە بەڵێ بەڵێ ینی خەڵک ناتوانێت مزادەی نیشتیمان پەروەرێتی بەسەر نەک بەسەر ئێمە ناوەکو مسلمان بەسەر ئیسلامەوە بکات ئێمە کە شوێنکەوتوی ئیسلامین بەهرەکان لە ئیسلامەوە وەردەگرین شتی تایبەت ئەمە لەسەر نیشتیمان و لەسەر کوردایەتی چی تایبەتر لەسەر ئیسلام هەیە لەوەی کە ڕەنگە ئیسلام باشترین فکرە بێ باشترین ئامانج و وەسیلە بێ بۆی کە کورد لەو نەهامەتی کە هەیە دەربازی ببێت و هەمیشە تاکە چارەسەر بۆ دۆسی ئاڵۆسکراوەکان و بۆ ئەو شەڕە نەگریسی هەمیشە بەرۆکی کورد دەگرێت تەنها ئیسلام بێت یعنی من شعرم وەکو پەیام سیر کردووە یعنی وەکو هۆکارێک بۆگانی پەیامی خۆم ڕاستە هەموو کەس لەگەڵ ئەوەی دانێت کە تۆ وەکو شاعیرێک واقع بگوازیەوە بەڵام ینی چۆن دەڵێ بچی خەیاڵەوە وێنا بکەی و ڕاستە خۆوە شعر دەبێت جیابێت لە قسەی ئاسایی بەڵام یعنی ویستمە پامێک بگەێنم بە زمانێکی ساداوەی کە من بەرامبەرەکەت بزانێت تۆ چیت دەوێت ینی چونکە ئێمە هاتوین مەدانداری بە شعر بکەین ینی لەو ڕوانگەیەوە کە چۆن دەڵێ شەڕی ئایدۆلۆژیا و فکرە و ئەخلاق و بربەرەکانی و زوڵم و ستەم و تۆ بە زمانێکی
ئەو پەیامانە بگەێنی کە بەرامبەرەکە تێی بگای ینی چۆن دەڵێ کاریگەری بەسەرەوە دابنێت. ئەوە شعرێکی کورتە بە ناوی پەیامەکەم دەربارەی ئیسلامە. پەیامەکەم زانستخوازێکی زیتەڵ و بەدیقەتە، هەنجی دەوری شیلەی گوڵی حەقیقەتە، یەکبەیەکی پەنجەکانی ئامێزی گەرمی پێنووسە. پەیامەکەم مینبەرێکە، دژی وتەی بێکردار و کەسایەتی کەودەن و بێبەند و بار و زمانلووسە. پەیامەکەم رازی ئاشتی و هاواری پێکەوە ژیانە، تێکۆشەرێکی سەرڕاست و ئازا و جوامێر و جەسوورە. هەڵمەتی بنیاتنانەوە و ئاوەدانی شار و دێهاتی وێران و دەرونی کاول و خاپورە. چاوی هیوا و ژیانەوەیە، هێز و وزە و هەنگاوی هەستانەوەیە. دەریای هەست و جۆش و خرۆش و مشورە. بینایی چاو، پڕشنجی تاو، ڕەونەقی ئاو، ڕەنجی لە ڕەنجی کافورە. پەیامەکەم گیانی ژیان و ژیانی گیان و پاڵەی زیانی چێلگەی ژیانی سەرەوژێر و سەرەوژورە. پەیامەکەم مەشخەڵێکە بۆ ڕۆژهەڵات و ڕۆژئاوا، بۆ باکوور و بۆ باشوورە، بۆ تاک و کۆ گەورە و گسکە و نێر و مێ و نزیک و دوورە. پەیامەکەم سەراپا ڕەحمەت و نورە. ئێمە ئەوە لە ئیسلام دەڕوانین و ئیسلام ئاوای لە ژیانی کۆمەڵگەی بەشەری و مرۆڤاتیدا ڕەنگ داوەتەوە کاتێک کە مرۆڤەکان پێوە بابەند بوون و لە سیستەمی سیاسێکی سەرڕاست و ڕەشیددا ینی بەکردار پیادەکراوە. زۆر باش مامۆستا کۆتا پرسیار لەبەرێکە کاتی بەرنامەکەمان تەواو بووە. جەنابێت هەم هاوڕێ و هاوسەنگەرێکی شاعیری بەناحەق شەهیدکراوی کورد خدر کۆساری و هەروەها یەکێکی لەوانەی کە لە چاپکردن و ساختکردنەوە و خستنە پێشچاوی دیوانەکەیدا ڕۆڵ و کاریگەریەکی باشتە بۆ هەر خۆت دیوانەکەت ئامادە کردوتەوە. پێم خۆشە لە کۆتا پرسیارم لەبارەی هەستی نەتەوایەتی و خۆشەویستی نیشتیمان لە شعری خدر کۆساریمان بۆ بکەی و ماڵاوایی لە بینەرە. شەهید کۆساری خوای گەورە بە پلە بەرزەکانی بەهشتی شاد کە ئەمە تەمەن لە دوای ڕاپەڕینەوە لە 91 بڵێن ناسیومە مە لە دەرەوە بووین ئەوان لە ناوخۆ بوون لە 1970 دەستی بە شیعر نووسین کردووە و لە 1970 ڕاستەڕێ بۆ لەگەڵ وەکو کەسێکی ئیسلامی هاتوتەنەوە کار و پرۆژەی ئیسلامیەوە ینی بە 6 ساڵ ئەو دیوانە جوانەی پێش بەڵێ تەمەنی ینی تەمەنی کۆی تەمەنی شەهید کۆساری 26 ساڵ بووە بڵێ لە 1970ەوە بۆ 92 تا لە 1970ەوە تا 91 تا ڕاپەڕین شەهید کۆساری لە دارەدارەی نووسینی شیعر و ئەدەبیاتوانەدا بووە لەوێەوە وەکو من باسم کردو لە هەندێک نووسیندا وەکو سەرچاوەیە کە تەقیوەتەوە لە ڕاپەڕینەوە بروزی کردووە پەرێسەندووە. شەهید کۆساری پارچەیەک بوو لە دڵسۆزی لە پەرۆش. من جارێک کەناڵێک هەندێک چۆن دەڵێ کورتە بەرنامێکی لە ئامسەر ئامادە کرد بوو یا هەندێک نووسینی لەبانەوە نووسی بوون کەوە گوڵەی وێنای کرد بوو بە شاعیری جەنگ یا لە کەف و کوڵی جەنگ و ئەوانەوە شیعری نووسیوە. شەهید کۆساری لەو کەف و کوڵ و جەنگیانەوە شتی نووسیوە کە لە شەڕی ناوخۆ دروست بوون. تۆ بڕۆ بەشێک لە شیعرەکانی بخوێنەوە دەزانی کە شەهید کۆساری چەند بە پەرۆشەوە جەرجی سوتاوە یعنی ناخێکی پڕ لە سوۆی و سووت و سوێ و زوخاوی دەرونی خۆی دەربارەی ئەو نەهامەتیانی کە بەسەر نەتەوەکەی هاتوون دەربڕیوە. هەزار مەخابن کوردستان دەزانم کوێت مبتەلایە ینی شەهید کۆساری زۆر شیعری کوردستانی خۆشویستووە تەنانەت چێوەڕەشی زۆر خۆشویستووە کە کاتێک فیرار بۆ چۆتەوێ لە شی و دۆڵەکانی بنبەردەکانی شاخی چێوەڕەشدا حەواوەتەوە نسبەت بەو دار و بەرد و شی و دۆڵانی چێوەڕەشیش زۆر وەفادار بوو ناوی هێناون لەگەڵ ئازارەکانی نیشتیماندا ژیاوە. باسی گەڕەشی کانی عاشقانی هەڵەبجە و نەهامەتەکانی کورد و شەڕی خۆخۆری و کورتکوژی و ئەوانە جوانەکانی کۆساری بەداخەوە پێمان خۆش و دەرفەتی زیاترە بێ بۆی کە هەم باز لە ڕۆژەکانی خۆت بکەین و شارەکانی خۆت بکەینەوە بە تایبەتی زیاتری تیش بخێنە سەر ژیانی شەهید خدر کۆساری. سپاس بۆ دەرفەتی کە بێمەت بەخش لە سپاس بۆ بەرزیشتان. هەڵبەتە من بە چۆن دەڵێ خەرمانێکی زۆر هاتبوومە خزمەتتان دیارە دەرفەتی بەرنامەکەتان ئەوە بوو دەستان خۆش بێت
خی گەورە سەرکەوتوتان کاسواز بەڕێزان بینەرانی بەڕێز و خۆشەویست. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵتاناوە خواتان لەگەڵ. سوزی درونم